افدم باش تماشاوان هێژا پێخۆشحاڵین دە هەشتەمین ڕۆژنامەها ڕەمەزانە پیرۆز دە بەرنامەی پاشیڤ بە هەوەیان عەزیز شاد دەبن. بەڕێزان ئەم دەبینن دە مەها ڕەمەزانێدا گەلە جار ئەو کەسێن کۆ بڕۆژی دەبن، تۆڕە دەبن، ئەنکۆ عەسابی دەبن بە تایبەتی ئەو کەسێن کۆنها زانستێ ساخلەمیە ئەنکۆ زانستە تەندروستی سەلماندی ئەو کەسێن کۆ گەلک جگەرا دەکشینن، ئەنکۆ ئەو کەسێن گەلک چای و قەهوێ ڤە دەخۆن، ئەنکۆ ئەو کەسێن گەلک ئاڤێ ڤە دەخۆن و دە دەما مەها ڕەمەزانێدا بڕۆژی دەبن ئەو زوو عەسابی دەبن. دێ تەوەرا مە یا ئولی یا ئیر و یا بەرنامەی پاشیڤدا ئەمێ بەحسا تۆڕەبوونێ بکەن داهینا ئیسلامیدا هەروەها ئەو دیاردە وێ چاوە وەرە چارەسەرکردن. بە هەر حاڵ بەڕێزان وەکی شەڤێندن بەرنامەی پاشیڤ ئەمێ ژ بابەتێکی دەست پێ بکەن بابەتا مە یا ئیر و جودایە. ئەم دەزانن چەند ساڵێکە بەرینها بەری کۆ مە مۆبایل هەبن و ئەم تەوقیتێ دەبینین داوکامش خەوڕا ببن دەهۆل و زۆرنا هەبوون دەهولفانە خەلک ژ خەوڕا دەکرد. نها ئەف دیاردە هەرچەندە ینی ئەم دکارم بێژن کێم بووە لێ لە هەندێک گیان هەر ینی مایە بەتایبەتی لە کەرکووکێ حیان نها دەهولڤان دەچن گوندان و خەلکێ ژ خەوڕا دکن دەدەما پاشیڤێدا و دەدەما نزیکبوونا بانگێ. لە هەندێک گوندێن کەرکووکێ یەک دوو ژوان دەهولڤانان و ئەوێت کۆ زۆرنایە لێ دەدن دەبێژن ئەوە چل ساڵ ئەم ڤی کاری دکن. لێ جوداهیا کەرکووکێ دوەیەکی دایە کو ئەو خەلکێن ژ خەوڕا دەبن دەهوەتێ دکن. ئەمێ vêyekê bibînin û dûvra wê bername paşîv digel we berdewam bibe û tewera me ya ûlî em ê dest pê bikin ku taybet e bi esabîbûnan ku torebûn di ayîna İslamê de çawa behez jî hatiye kirin. بەڵێسلااو دلۆڤان دیارە یەکێک لەو دابوونەریتە کۆنانی کە لە شاری کەرکووک و سنووری پارێزگای کەرکووک تا ئێستا ماونەتەوە ئەوەیە کە لە کەرکووک کۆمەڵێک هونەرمەندی میلی تا ئێستا ماون ئەو هونەرمەندانە لە شەوانی ڕەمەزان بەتایبەت وەکو دابوونەرێتێکی کۆن بە ماڵەکاندا دەگەڕێن بۆ کۆکردنەوەی خەرجی ڕۆژانەیان هەروەها جارجار سەردانی گوندەکانی شەکەن. ئێمە لە گوندی چیمەنی گەورەین کە هاتین ئەو هونەرمەندانەمان بینیمان لە ماڵەکان دەگەڕێن وەکۆ بینن ئێستا کۆمەڵی خەڵکی ئەم گوندە کۆبوونەتەوە بە شای و هەڵپەرکی و زەماوەند سەرقاڵی بڵێن شاین ئێمەش بەسەرانەکەینەوە بزانین ئامانجیان لەم شایەیە خۆت ئەم زەماوەندە چییە؟ بەڵام کاتت باش ئەم دۆڵ و زۆرنایە چی بەبیرە خاتەوە وادی کۆرەواری خەدیبی کوردەواری سەرچاوم بێت. بەڕێستانانی ئەم دۆڵ زۆرنای چیتان و بیرە خاتەوە ئەمە ئەوکۆ بینری ئەمە دابوونێتی کۆنە لە ناو کوردەواریە بۆ تایبەت لە پارێزگای کەرکووک ئەمە ساڵانە بە تایبەت لە مانگی ڕەمەزان زیندووە کرێتەوە. تۆ چ پەیامێکت هەیە؟ وەڵای ئێمە جارە پێشەکی دەستخۆشی لێواکەین کە ئێرەتان کەوتەتە بیر و شتێکی گوندی چیمەندتان کەوتەتە بیر شتێکی زۆر جوانتان کردووە بەڕاستی شتێکی خۆش و جوانە. دەستان خۆش دەستی ئەوەش خۆش بێ. من ئەسمە لای ئەم هونەرمەندە میلیانە کە دڵنیام پەیامیان هەیە و داواکاری بەردەوامیان هەیە بەردەوام گلەیی لە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان ئەگەن. ئەم کاتت باش ئێوە بە چم مەبەستێکم دۆڵ زۆرنایە لێدەن و ئەمە لە باو باپیرانتانە بۆتان ماوەتە چەند ساڵامی شاکەن ئەمە بڕێن دە 40 ساڵ زیاترە من ئەدەمرە دۆڵ. ئێمە باوەپیرانمان ئەم سنعاتەی کردووە حتا بگەیتە ئەم ڕۆژە. ئێمە وەختی خۆی ڕەمەزان بوو شەوانەوە دێ بواە ئەگەر نەحیە بواە و کەرکووک بواە لە هەموو شوێن ئێمە دۆڵ زڕامان لێدا. شەوان دەرەچوومان بۆ ڕەمەزانەوە بۆ خەڵکەکە دڵی خۆش بوو. شەوماندا لە دۆڵ زڕنای تر سعات لە دوو دەرەچوومان حتا مەلا بانگی بدایە ئێمە دۆڵ زڕنامان لێدا خەڵکمانە لەسان. باشە جیاوازی ئەو کات و ئێستا چی؟ ینی جیاوازی ئەو وەختە عالەمەکە هەمووی زەلام قەدیم بوو ئەیانزانی لە دۆڵ زۆرنا معنای چێ ئیستا بۆ بۆنەی ئەمە فرقە دەرچووە و ئەم گەنجە لە هاتنەتە دنیاوە یعنی زۆر فەرقی کردە لەوەی جاران لەبەر ئەوە جاران هەمووی قەدیم و ئەیانزانی دۆڵ زۆرنا معنای چێ ڕەمەزان چشتر نەبوو نەبڵم تەلەڤیزۆن هەبوو ئەم فرقە و مرقە نەبوو بەس ئێمە بووین شەوان دەرەچوومانتر بە کەیف خۆمان لێمان لا بەس عالەمەکەشی دەرەچوو هەڵپەرکەیە کرد پاریانەدا پێمان ئەمانیان بردە ژوورەوە بەس ئیستا سێرەکەین ئەو عادەتەی جاران نەماوە. ئێستا ئێوەتانەوێ بەردەوام بێ زیندویکەنەوە
والله يا ما حزكين كهم بوي عم دول زناي سلقل إيواهاتين كأما لم دي شمان دي باو بيران معنا يا ما ليرا همي أزانم يا ما مال ليرا وإمجا أم دي نبو دي كي أو ديمغو أما تازه أم دي إمجا يا ما حزكين يستعمل يعني كبقرة بو جاراني كوقت قوي كليوم معنا دا دول زنا رمضان معنا ليه دا درا شون بو كلنا كان أمانة أو وقت إن شاء الله بقرته زۆر سپاس ئەچمەلای ئەم بەڕێز ئەم کاتت باش ئێوە ئەبینین ینی خەرجی ڕۆژانەشتان ژیانتان لەسەر ئەم لێدانی ئەم دۆڵ و زۆرنایەیە ئێوە بەمە ئەژێن یان ئەتوانن بژێ ژیانتان دابینکەن داواکاریتان چییە؟ والله داواکاریمان ئەوەیە ئێمە ینی چەند ساڵە ئەمە کارمانە و ئیشمانە و هیچ لایەنێ ئاوڕیمانی نەداوەتەوە یعنی شتێکمان بۆ بکات و ئێمە حەزەکەین دایم لە خۆشی ملت تابین و دایم خەڵک لە کەیف و زەوق و سەفا بێت یعنی حەزەکەین دایم خەڵک لە خۆشییا بێت خۆشبی سەلامەت بەڵێ دلۆڤان ئەگەر کات هەبێ ئێمە هەندێک لەو دیمەنانەیە خۆت ئەو هەڵپەرچێ و ئەو زەماوەندە بۆ بینەرانە گوازینەوە فەرمونون ئەگەر ئێوە دۆڵ زۆرنای خۆتان لێدەن ئەو بەڕێزانەش ئەگەر هەڵپەرچێ بکەن فەرمونون. بەڕێزان دووبارە ئەم کاتتان باش بەڕنامەی پاشی و لەگەڵتان بەردەوام ئێستاش کاتی پێشکەشکردنی تەوەری ئاینیە کە تایبەتە بە تووڕەبوون و هەڵچوون لە ئاینی ئیسلامدا و چۆنیەتی کۆنتڕۆلکردنی ئەویش بە میوانداری بەڕێز مامۆستا محەممەد ئێنەی پێشنوێژی و تاخوێن مامۆستا زۆر بەخێر بێ خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانی مامۆستا بە شوەیەکی گشتی بۆچوونی ئاینی ئیسلام لەبارەی تووڕەبوون چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا ومولانا محمد وعلى آله وأصحابه والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين بيقومان ديار إخوة رب العالمين كتندها آيات قرآن بيروس أما جيب وكردوا كإما رزمان لمروف آدمي زاد ناوا ولقد كرمنا بني آدم رزمان لقرتوا بو معناه كأنما مروف دبي زيابي لقل جيان لبركاني ديكا بو جوهري كخوي رب العالمين كبي بخشيوه كعقل وجيرية زالبر أوا هندق روشتها كأوانا بيان دوتري روشتي مروفانا يا روشتي روحاني وكو حيل مهمني ولا سرخو ولا همان كاتش هندي روشتها كروشتك الدورة لمروفايتي كبي دوتري روشتي آجالي كدكا هالتون يا غضب لراسي دا غضب ترسناك بتايبتي لە هەموو کاتێکدا بەڵام بە تایبەتی لە مانجی ڕەمەزاندا لەبەر ئەوە چون کە خۆی مانجی ڕەمەزان کە یەک لە ناوەکانی شەهر و سەبرە بەو معنای ئەو نەفەرەیە ئەو شخصەی کە بە ڕۆژوو دەبی چۆنی پێویستە لەسەریکەوە خۆی دەگری لە خواردن و خواردنەوە لە هەمان کاتیشدا دەبی خۆی بگری لە هەندێک ڕەوشتی ناپەسند و ناشیرن لەوانە تەبعەن چیە هەڵچوون چونکە لە ڕاستیدا ئەو هەڵچوونە یا ئەو غەزەبە یا ئەو تووڕەبوونە کار دەگاتە ئەوەی کەوا ڕۆژەکەی بەتاڵ بکە وەکو پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم کە دەفەرمی ڕوب صائم ليس له من صيامه إلا الجوع دەفەرمی زۆر لە بەڕۆژوان هەیە ڕۆژوان هەیە کە هیچ قازانجێکی ناکە لەو بە ڕۆژوونەوەبوونی تەنها چییە تەنها ئەوەیە کە برسی دەبی یا تینوو دەبی لەبەر چییە تەبعەن لەبەر ئەوەی احتیمال هەیە زۆر هەڵبسی تووڕەبی یاخود مەسەلەن بەنسبەت لە هەمان کاتدا بەنسبەت ڕۆژوەکە کە پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم دەفەرمی
الصيام جنة بو معناها روج قلغانك بمعنى چی معناوی هر کاتێک کە ئێوە هاتنە مەیدان و بە ڕۆژوو بن ئەو ڕۆژوە بۆتان دەبیتە قەلغانێک دەتان پارێزی لە ئەنواعی کار و شێوازی ناپەسند بۆیە دەفەرمی ئیدا کانە یوم صومی ئەحەدیکم فلا يرفث ولا يصخب فإن سابه أحد فليقل إني امرؤ صائم لە کاتێکدا پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمی حتمما ئینسان لە هەموو کاتێکدا بەتایبەتی وەکو دەڕێن لە مانجی ڕەمەزاندا بە حکمی ئەوەی ئینسان تین و دەبی برسی دەبی لەوانەیە تا ڕادەیەک ببی هۆکارێک بی بۆ تووڕەبوون بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمەی هوشیار کردوتەوە ئاگاداری کردوتەوە دەفەرمی ئەگەر هاتوو هەر ڕۆژێک لە کاتێکدا کە ئێوە بە ڕۆژوو بوون و تووشی شتێک بوون کە موجیبی ئەوەی بووکەوە تووڕە بن بەنمونە نەفرێک شەڕی پێفرۆشتن یا قسەی ناڕەوای پێوتن یا حرەکەی جۆڵانەوەیشی ناپەسەندی کرد ئێوە بە هیچ شێوەیەک وەڵامیان مەدەنەوە فەلیەقول ئینی امرؤ صائم پێیان بڵێن بەڕاستی ئێمە بە ڕۆژینە وەڵامتان نادەینەوە ئەوە هەر بۆ ئەوەیە کە دەرگە لەسەر غەزەب و تووڕەبوون و هەڵچوون قەپات بکرێت. بەڵێ مامۆستا خۆت باسی ڕادەی تووڕەبوونت کرد جاری وای لێ دێم ینی کەسی موسڵمان سوێن دەخوات یاخود تەلاق فڕێ دەدات یاخود جنێو دەدات یاخود کوفری دەکات یاخود هەڵەی زمانەوانی فیزیکی دەکات ئەمە حکومیان چییە؟ طبعا مەسەلەی غەڵەب بەڕاستی تووڕەبوون کارەساتێکی زۆر زۆر گەورەیە وەکو پێغەمبەری خۆشەویستمان درود و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمی الغضب من الشيطان والشيطان خلق من النار دەڵێ غەڵەب سبحان الله لە شەیطانیەوە یعنی شەیطانە ئێوە هاندەدا بۆ ئەوەی کە تووڕە بن و شەیطانیش دروست کراوە لە ئاگر کەوا بوو تەماشا دەکەین ئەو کەسانەی کەوا تووڕە دەبن بەخۆی سەر و سیمای ئاگرینیان پێوە دیارە چاویان سوور دەبی ڕەنجیان سوور دەبی حرەکاتی زۆر ترسناک دەکەن بۆیە لەو وەختەدا بەڕاستی ئینسانی مسلمان دەبی ئاگاداری خۆی بی بە هیچ شێوەیەک ینی وای لە خۆ نەکات کە بگاتە ئەندازەیەکی مەسەرەن وەکو ئەتوو دەڵی کە سوێن دەخوا لەسەر ئەوەی و سبحان الله بەدەیان هەیە تووڕەبوون کارەساتی زۆر گەورەی لەسەر ڕوودەدا مەسەرەن بەنمونە وە دەبی لە شەقامدا لە بازاردا لە زادەدا دوو نەفەر کە هەر لەسەر قەزەی سیارە حتا لەی سیارە تەماشا دەکەی لەسەر هۆڕنەیەک یا لەسەر پێشکەوتنێک یا لەسەر پاشکەوتنێک بە شێوەیەک کار دەگاتە ئەوەی کە ئەوانە لێک دیکە بینە خۆرێ و ینی کوشتنی لێ پەیدا بێت کەوابوو لێرەدا ئەگەر کەمێک تەحمولیان هەبایە هەیە من بانە و لەسەر خۆبایە ڕێک دیکەیان کردبایە یاخود ئەو کارەساتە ڕووی نەدەدا یاخود وەکو دەڵێ زۆر جار تووڕەبوون دەبیتە هۆی لێک جیابوونەوەی ژن و مێرد ئەو ژنی احتیمالی هەیە بە درێژایی 20 ساڵ 30 ساڵ پێکەوە بوونە بەڵام تەماشا دەکەی لەبەر ئەوەی کەوا تەفاهمیان نییە پێکەوە یا نەگەیشتێکی لەسەر شتێکی هاکەزایی لەسەر خواردنێک لەسەر ئاو نەدانێک یا لەسەر هەر شتێکیدا کار دەگاتە ئەوەی کەوا تەلاق بخوات کە تەلاقیشی خوارد ئەو وەختە بەڕاستی وەکو دەفەرمی تەهتەز منه عەرش الرەحمان تەلاق کە هاتە مەیدانێ وەکو دەفەرمی معناویە کارەساتە بۆیە ئەو وەختە بەڕاستی ئەو شخصەش هەر احتیمالی هەیە بە چەند دقیقەیەک پاش ئەو کاتە پەشیمان دەبیتەوە بۆیە لێرەدا پەشیمانی بەڵام گرنگ ئەوەیە پێش ئەوەی کە بقەومی بەڕاستی ئاگای لە خۆ بن بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی لەگەڵ جەماعەتە سەحابەیەکی تەماشای کرد کۆمەڵە خەڵکێک وا ڕاوەستاوە بەردێکیان بەرز دەکردەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی گوتی ئەوانە چی دەکەن فەرموویان ئەوانە هەر یەکێک لەوانە خۆیان تاقی دەکەنەوە لە هێز و قووەتی خۆیان بۆ ئەوەی ئایا کامەیان لاوان دیکە بە قووەترە یاخود کامەیان بەهێزترە کاتی خۆی پێڵێن پێغەمبەری خۆشەویستمان فەرمووی لەیسە الشەدید بالسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب فەرمووی پاڵەوان ئەو کەسە نییە کە 10 نەفەر و 20 نەفەر و 30 نەفەر لە عاردی بدا یا بەردی زۆر قرس بەرز کاتەوە إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب بەڵکو پاڵەوان مەردی مەیدان ئەو کەسەیە کە کاتی تووڕەبوونە جاکەیفی خۆیەتی لەگەڵ برادەربی لەگەڵ خێزانیبی لەگەڵ مەسئول و لێپرسراوبی لەگەڵ هەر شتێکی بی ئەو کاتە کە زۆر کاتی تووڕەبوونەیە خۆی بتوانی خۆی کۆنتترۆل بکە ئەوە پێی دەوتێ پاڵەوان بەڵێ مامۆستا زۆر جار دەگوترێ هەندێک کەسان هەن لە دیندا تۆڕان لە ئاینی ئیسلامدا بۆ نمونە تووڕەبوون بەهاڵا لە ئاینی ئیسلام
زۆجار دەگوترێت پێشتر بە خەوارجەکانیان دەگوت کاوانە لە دین تووڕەن بۆیە وا دەکەن ینی دەتوانین بڵێ مەسەن ئێستا ئەوانەی کە هەند داعش ئەوانشن لە دین تووڕەن ئەوە بەدەر لە بابەتی کۆمەڵاتی کە باسمان کرد لە نێوان خێزان لە سەر شەقام لە بابێنی ژنومێت تووڕەبوون لە ئاینی ئیسلامیشدا هەیە کەسانێک واک بەڕاستیانی ئەو قسەی ڕاستە کە دەگوترێت خەواریجەکانیش پێشتر تووڕەبوونە بەڵێ تووڕەبوون قەیناکە تووڕەبوون لە مەقامی خۆی احتیمالی هەیە بەڵام لە سنوور دەرنەچی تووڕەبوون بەو معنای ئەگەر ئینسان کارێکی دیکە کاری ناڕەوابی بەڵام لەگەڵ ئەوەشدا نابی کارەکەی ینی تەجاوز بکات لە وەختەیدا بەو معنای ئینسان شتێکی دیت کە لەگەڵ ئەوەشدا بەڕاستی ئەگەر کارێکی ناڕەواژمان دێ کە ئێمە لە ڕوانگەی قورئانی پیرۆز تەماشا بکەین سبحان الله مەجالی ئەوە نەدراوەکەوە ئینسان کاری خراپ بکات بە تووڕەبوون بەردەوام هی منی خی ڕەب العالەمین کە دەفەرمی وەصف دەکا تعریفی ئەو کەسانە دەکا کەوا هێمن و لەسەر خۆنا دەفەرمی وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين يعني سبحان الله دەفەرمی ئەوە مەردی خدای تبارك وتعالى لە کاتێکدا کە تەماشا دەکا قسەیەکی نەشاویان پێدەوترێت یا حرەکەیەکی خراپیان بەرامبەر دەکرێت یان ستەمیان لێ دەکرێت بەڵام والکاظمین الغیظ ئەو ڕق و کینەی خۆیان دەخۆنەوە لە هەمان کاتیشدا والعافینە لێیان دەبورن ئەو جا يحب المحسنين چونکە بنمونە دیارە ئەوە کە قورئانی پیرۆز سەرچاوی هەرە گرینگە لە هەمان کاتیجا پێغەمبەری خۆشەویستمان هەبووە بەو شێوەیە کە تەطبیقی کردووە ڕۆژێ حەزەتی رسول الله صلى الله عليه وسلم کە ئەو هەموو سەحابە طبعا هەمویان ملکەسی فەرمانی وی بوون تەماشای کرد لە ناو کۆمەڵە سەحابەیەکی ڕاوەستا بوو پیاوەکی ئاعرابی هات دوو شتری پێبوون ئەویش هجومی کردە رسول الله صلى الله عليه وسلم کە عەبای پێبوو عەبایەکەی ڕاکێشا وتی هاتوومە ئەو یەک لەو ئەو شترانە یەکەکی بۆم قەسپیم بدەیە ئەویشی دیکەش جۆی یاخۆت گەنم قوتم بدەیە خۆ ئەو ماڵی بابەت نییە ینی بە ئوسلوبەکی زۆر ناشیلی پێوت دەڵێ بە ئەندازەیەکی وای ئەو عەبایەکەی ڕاکێشا کەوا تەسیری لە ئەستوی کرد یا لە گەردەنی کرد بڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی گوتی ئەتو چۆن منت ڕاکێش ئەستوی من ڕاکێش لێگەڕێ با منیش ڕابکێشم جا ئەو وەختی ئاواتەکەت حاصل دەکەم دەڵێ ڕەفزی کرد بە هەر حاڵ سەحابە دەورەیاندا ویستیان کە یعنی ئینتقامی لێ بکەرەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی نا لێگەڕێن ئەوە فعلا ئەو شتێکەوە ئەو تەسەڕوفەی کرد فەرمووی بڕۆن لە بەیت الماڵیە ئەو دوو شترانەی بۆ بار بکەن و چاکەشی لەگەڵ بکەن ئەوەیە یعنی لە حەقەتدا کە مامۆستا ئێستا ئەوە نابێت ینی لە ئاینی ئیسلامدا باز لە تووڕەبوونی سەرکردەکان کرایە کە تووڕە دەبن ستەم ئەنجام دەدەن ئێمە دەبین ئێستا لە سووریا ئەوەی لە مەسر بینیمان پێشتر لە وڵاتانێک کە خۆپیشاندانی تێدا کراوەی بە بەهاری عەرەبی ناسرا بوو خەڵکێکی زۆر کوژرات ڕەنگە هۆکارەکەی ئەو سەرکردانە بوونە نینە ئاینی ئیسلامدا باز لە تووڕەبوونی سەرکردەکانیش کراوە لە ئاینی ئیسلامدا چۆن باس لەوە کراوە ینی دەبێت سەرکردە چۆن بێت لە کاتی تووڕەبووندا لە کاتی سەرکردە بەڕاستی سەرکردە بە هیچ شێوەیەک ڕێی پێ نەدراوە بە ئەندازەیەکی وها کە هەڵبستی کار بگاتە ئەوەی ینی خەڵک لە ناوبەری بە هیچ شێوەیەکی بەو معنایە چونکە لەبەر ئەوەی سەرکردە معنای چمانە کۆمەڵە خەڵکێک لەژێر دەستی ویدایە و لەژێر فەرمانی وی جێبدە ئەگەر هات و هەڵەیەکیشیان کرد ئەوە گرنگ ئەوەیە بەڕاستی کە ئەوانە ئەو سەرکردەیە لێیان ببووری کەوا بوو کە کارگەیشتە ئەوەی هەڵبستی بێتە مەیدانی لە جیاتی ئەوەی نسحەتیان بکات چونکە ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن كقرآن بيروز دفرمي دەڵێ پێویستە ئەتوو بەو معنای ئەگەر هاتو کە کوڕێکت دی لەگەلی خۆت لە نەتەوەیکی خۆت بەردەوام لەگەڵیان کۆبیەوە مشاوەڕیان بکەی ڕاوێژیان لەگەڵ بکەی ئەو بەو شێوەیە گفتوگویان دەگەڵ بکەی بڕێ ئەوە ڕێگای ڕاستە و ئەوە ڕێگای هەڵەیە نەک هەڵبستی بە هەڵەیەکی هاکەزایی تەبعاً کار بگاتە ئەوەی کە لە ناویان بەری بەڵێ مامۆستا زۆر جار دەبینین تووڕەبوون لە نێوان دوو عەشیرەت ڕوودەدا یاخود لە یاریگاکان لە خۆپیشاندانەکان یعنی ئەمە دەبێت چۆن مامەڵە بکەن کە ئەرکیان لەسەر شانە بەڕاستی واللهی تەبعاً لێردا وەکو باسمان کرد لێردا کە پێغەمبەری خۆشەویستمان درود و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمی الغەضب من الشەیطان والشەیطان من النار ئەوانە بەڕاستی کارەساتن بە تایبەتیش پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی بەڕاستی ئەو کەسە خەسارەتمەندە زەرەرمەندە کە هەڵبستی دینی خۆی بە دنیا بفرۆشی بەڵام دەڵێ لەوی خەسارەتمەندتر چێ ئەو کەسەیەکەوە هەڵبستی بۆ دینی خۆی بۆ دنیای خەڵک بفرۆشی مثلا بەنمونە ئێستامە کە تەماشا دەکەین
ئەو یاری تۆپانەیکەوە لەناو ئێستا لەو چەرخەیدا هەیە زۆر جار هەیە لە دەوڵەتەکان احتیمالی هەیە بە چەندەها دەوڵەت بینمان بی سنووری ئێمەش نییە کە لەوێ یاریەک دەکرێت ئەو کۆمەڵە خەڵکەی خۆمان گەنجەکانی خۆمان کە تەماشا دەکەی دادەنیشن کار دەگاتە ئەوەی کە ئەوانە لێک دیکە تووڕە دەبن و احتیمال هەیە جەنگ و شەڕ بەڕاستی ئەوە شەڕەشی ناڕەوایە وەکووتمان ئەوە پێی دەوترێ ئەو پەڕی سەفاهەت ئەو پەڕی خراپی چونکە توالبستی پەیوەندی بە توش وەنیە لە دەرەوە ئایا تاخوا ئەو لایەنە سەردەکەویە ئەو لایەنە سەرناکەوی کار بگاتە ئەوەی لە نێو خۆتان کە ئێوە ئامۆزا و بنامۆزاو یا لای کە مینەتەوەی خۆ یەک نەتەوەنا کار بگاتە ئەوەی بە شەڕبێن مانەوەی بەڕاستی ئەوە ئەو پەڕی سەفاهەت و گەوجایەتیە. زۆر سپاس مامۆستا دەست خۆش بێت مامۆستا ئێمە بەردەوام دەین بەڵام ئێستا دەچینە لای پەیامنێرانمان با بزانین هاوڵاتیان چۆن پاشیو دەکەنەوە ئەم شەو نەعمەت ماڕۆنسی لە محوەری تلسقۆف ئەمڕۆ جیاواز لە ڕۆژەکانی دیکە لە ناو سەنگەرەکانی پێشمەرگەوە نەعمەت ماڕۆنسی لەگەڵماندا دەبێت هەروەها تەیفور محەممەد لە دیانە لەگەڵمان دەبێت و سەرەتا لە نەعمەت ماڕۆنسیەوە دەست پێ دەکەین نەعمەت ئەفدەمێتە باش دەدەمێکیدا و لژنەیە باڵای فتوە هەرێما کوردستانی ینی بڕیاردابی پێشمەرگین کوردستانی دکارن ئەوێن کو لە ئەنیا بەریا شەڕینە دکارن پرۆژی نەبن ئەنەزانم نکەتل ئەنیا بەری ئەنیا پشتەی بەس بە هەر حاڵ ینی ئەو بڕۆژی دەبن ئان نە بله گوبن عبدالمتا باش بیتن دلوان وکو دیار وکو تیشت پیدای امنوکل محور تلسقوفین گونوکجی پیشمرگی کردستان خبر هر کتن بو پاشیوه و پیشمرگی نبستن ام بیجن محور تلسقوفی وکو دیار که کامراوانجی هاری کاریامت کتن همین محور کدیجی هم چون حتی محور ام بیجن روشاوای ریباری دیجی پتریا پیشمرگی پروژه گله جارج ما اشاره داوی چنده کو فتوا و که اشاره پیدا فتوا کتی زنان آیین اسلام جی اشاره داوی چنده کو او پیشمرگی بروکن شرعی چین روجا خو بخونو جارکادی روجه پیش و بگیرن و لبیرو باورن وی پیشمرگی سرریباز که یتاتن پرورده کردن چونکی ملت کرد ملت که خود ناز بو هر شکوند لو ماجی اگر ام بر خودینه و کد بیجیتن آخا کردستان آخا کاپیروزه لو ماجی سفینه نوح هم بیجن سروی آخه دادان و جبرهند جی ملت کرد مردت که خود ناز لما پتر بو چند ام بزانی پیشمرگی ما ابرکه و کد دیار جی خو برهفت کتن بو پاشی و ام هندک بسیار شوا بکن که ام بزانیم بیرو باریتات و گرمایه داجی ول شرچک دارن داعش چوا پروژینه بو چی روجاخون آخون لامش ماموستا دست بکن ماموستا بیجن اول چه بیرو باریا بو پیشمرگی چه بوی گوابر که المازنترین شرعی چک دارن داعش دل برانبری اول و گرمایه لهر پروژینه و کار خوی روجاتیت کن پێشەکی بەخێر بن بە خێراتنی کەناری 24 دەکەین بە ناوی فەرماندەی سپیلێک بە ناوی گشت پێشمەرگە و ئەفسەرانی فەرماندەی سپیلێک بەخێر بن سەرچاوە دیارە کەنالی 24 نەکبرێن کە ئێوە بەروەڕوونە جێگای خۆی کردیتەوە لە ناو دلی هەموو بینەرانی کوردستان و لە دەرەوە و لە ناوخۆ کەلۆژانی کاتی هێرشبردن و کاتی دیفاعکردن و دائیمان شان بەشانی پێشمەرگە بوونە ئەوە شاید یەکەمە کەسمان ناتوانین شایدی بۆ دەنابتان ئەبە بێژم ئەرکێمە واجبێمە کو ئەم بشین دەنگ و ڕەنگە هەوە بگەینە جیهانی و پێشمەرگە چه قارەمانەتی هەبووە فعلا نەنگۆ تەقسیرتان نەکردیە بە ئەرکی خۆ بەڵکو زیادەتری شڕابوونە لە ئەرچی خۆتان ئەو ڕۆژ وا دەبینین دیسان چۆن کە پێشمەرگە ئەو ڕۆ وا دیسان لە پاشیودا ئەمان کات بەشدار بووینە لەگەر ئێمە لێرەدا ڕێبازی بارزانی ئەمەی وا پەروەردە کردیە هەر لە کاتی خۆیەوە چۆن کوردستان بپارێزین دینەکەشمان هەماشت بپارێزین تێک هەر کراوە دین و پاراستنی کوردستان کە بە ئەرچی خۆمان دەزانینێ ئەو ڕۆژ پێشمەرگا خۆت دەزانی تووشی شەڕێکی داسەپاوی دوڕندەکەی دەحش بووە ئەوڕوا دەبینی لەو دەشتە گەرمایە لەو ڕەمەزانەی وەختێکی زۆر گەرمە ڕەمەزان پێشمەرگا هەردەم ئامادەیە شەڕ دەکە و کوردستان دەپارێزێ بەڵام لە حینی کات ئەرکە ئاینیەکەشی لەگەر پاراستنی کوردستان و بە ئەرچی خۆی ڕابووە و کوردستانیش دەپارێزێ و ڕەمەزانەکەی خۆشی دەپارێزێ هەرچەندە لژنەی فتووە لژنەی فتوواشیدایە بۆ پێشمەرگا بەڵێ ئەگەر بە ڕۆژیش نەبن
چونکی پاراستنی خاچی کوردستان مقابلی ئەو ڕۆژیانێک ئێوە دەیگرن بەڵکو خێرەکەی زیاتریشە حتا لیژنە فتووە ئیشارەتیشی پێکرد گوتی ئەگەر پێشمەرگە بزانن تەسیر لە واجبەکەیان دەکا بەڵێ بەلکو گوناعیشیان دەگاتێ بە ڕۆژوو ببن بەڵام دیسانیش پێشمەرگەیمە بە هەمان کات چۆن بەرگری لە خاچی خۆی دەکا هەمان کاتیش دەرێم ڕەنگە سەتاننەوەتی سنووری فەرماندەیمە فەرماندەی سپیلک سەتاننەوەتی دەتوانم برێم هەمویان بە ڕۆژینە ئەو دەیدی کە بێ ڕۆژێ احتیمالە بەخۆی لە ڕۆژوو گرتندا شەرع ڕێی پێدایە کە ئەتوو نەخۆشیێکت هەبێ بەرێ عودرت بەدەستە کە ڕۆژی نەگرێ ئەو دێش ئەوەیە کە احتیمالە نەخۆشیێکی هەبێ لەبەر ئەوە بە ڕۆژ سپاسان بزانین پێشمەرگێمە کی پێشمەرگەک هەبێتن بزانێتن کیش پێشمەرگە دەشێتن بەێ وەکو پێشمەرگەک تو ئەفریکا بێژین ئەکە زەحمە نەبێتن تۆ وەکو پێشمەرگەک ئەفریکا بەرەکێت شەڕی بۆچی توی پرۆژی چ بیرۆباوەری هەیە کە تۆ vê ڕۆژێت گیری تو بۆچی ڕۆژاخۆ ناخۆی فتوای دای و ڕۆژاخۆی بخۆی تشێ بۆ تو بۆ ناخۆی بەێ هەلبەت دیارە مرۆڤ ژیانێدا بێ هەفت شتا نەشت بژێتێک شوانە ترسەوەیەک شوانە برسە لێمە ترس و برس یدانەی ڕاخێکی بۆیەکی ئەم وڵاتی خۆ بپارێزین و هەلبەت ئەم شەف ڕۆژ دەگەل جانە بێ فەرماندەلی تاریق سلێمان هەرنی شەف ئۆپڕۆژ ئەم شەف نانوین و دیسان پرۆژی نانوین بزمانی ڕێژیڤ ئەم بەروکەت شەڕداینە بۆیەکی خەڵکێمە وڵاتێمە ئالایمە هەریە پاراستی بێت ئەف ئالای کوبخینە شاهدە هاتیە دانان و هاتیە ڕنگکردن مە نەوێ جارەکە دیکە بسانایی بکە بەروەیەکی ئەم بەر هەبین هەر جار خوێنە خو گوری وڵاتی بکەین و ئەم نەلڤێرە دە ڕێژێت خوین ئەگەر ئەم شەف ڕۆژ خارنێژی نەخوین ئەم هەر ڕێژێت خۆ نەخوین چونکە ئەم هوساتینە پەروەردەکە کەفتی بیشەڵڵا پێشمەرگەکێ دیتر ئەم بزانین ئەم ڕایاویژی وەرگین بزانین کانێت چاوال وێ گەرمایە شێتن ئەلبەرۆکێن شەڕی ئەبرۆکەت تۆ وەکو پێشمەرگەک توێ بەرهەویە پاشیوێت کەیک و سوبایت و پرۆژی بی بوو والله ام وقت بيشمرقة الشمبي ما تحت الصدي نوت بروجينا وان شاء الله اراده ما شحرتش يجيب قواتها ولا فتوى جادا امام ما وملايد ما كبيشمرقة ابي بيشنا بيتن جرميدا تشير روجيجي نجريتن بس راه هنديجي ام بروجينا ان شاء الله وكيف بين سروك ما كوري سروك ما يتصات رادا هم يجي بروجينا وامجي ان شاء الله دروجيت خوجي هندي ما بيتشبيتن ان شاء الله اگر پێشمەرگەک دی هەبیتن ئەم بزانین بەێ تو وەکو پێشمەرگەک بکات کارێ پاشی وێکری و دەستپێکێژی ان شاء الله ڕۆژی تاعادێتەوە قبیل بن بەس ئەبروکە چه بیرۆ باوەری وەلێتکەتن تو بشی هم بروک شریجی هم روزا خوب بگیری پاراسنا هم بیشتر دین خوب بگیری هم یا آخا خوب بگیری. انگو بخیرات نسرسری ما سرسای ما ام پیروز بایا مانگا رمضان پیروز مانگا خیر و برکات مانگا خیر و خوشی به هم مسلمان خوازین امیدوارین او مانگا بتوابونی لناوتونی داعش توابی ایمش بیرو باوری ما دین و ایمانی ما دین من آین من هر همو من یکا دبي بروجي بينا قبروجي نبين هر سنة فتواش ترايا بلام روجي كمان فرزو اگر مازال هبو توانا ما نبو بروج نبين زور مشكلة ما نسكو فتوا ما لسه درايا كبروجي نبينا قتوانا ما نبو بلام إرادة من هند بقوة لسر أم دينا توانا من هي بروجي بين اگر لنا و اگریش بین هر بروجی دبین بله پێشمەرگە کدی ام بزانین پێشمەرگە کدی بله تو اكو پێشمەرگە ام بجین فتاره تا پاشیو تا چوانن بروک شریط و ابرکال پێشمەرگە کی و تدویت هست هبیجی بله اف پاشیو فتاره تا چوانن بله سرتا بخیرات نتانه کین بو محوری تلسکوف اما وەکو پێشمەرگە الحەمدولله دوو ئەرکمان پێ بەخشرایە توانیمانە بەسەر کەوتووی جێبەجێ بکەین یەکەمیان ئەرکی پاراستنی ئەو کوردستانی ئەو نیشتیمانی هەر کەسێک مافی خۆیەتی ئەرشی خۆیەتی نیشتیمانی خۆی بپارێزی الحەمدولله ئەمەش وەکو کورد ئەو ئەرکەمان پێ بەخشراوە کە شەرەف و بەرگی لە شەرەف و ناموسی خۆمان بکەین کە کوردستانە دووەمیش ڕۆژوگرتنە ئەو ڕۆژوگرتنەکەی خوای گەورە لەسەر هەموو تاکێکی کوردی فرض کردووە ئێمە توانیمان الحەمدولله ئەوەش بەسەرکەوتووی بکەین ئەیوە ئەو ڕۆژیە بوویتە شتێک کە ناحەزانی کورد کە ئێستا کە بێن داعش ئەوانە بەناوی ئیسلام خەرکە کوژن و خەرک سەرە بڕن ئەوە ئیسلامەتینە ئێمە ئیسلامەتیە ئێمە نەچوینە خاچی کەسمان داژی نەکردیە کەسمان نەکوشتێ و کەسمان نەکوشتی تۆ الحەمدولله ئێمە بەرگریمان لە خاک کردیە و ڕۆژیشمان گرتیە و ورەشمان بەرزە و وەرەو ئێستا ئێرە دەشتینەوە دەستێکی گەرمە و سەختە و بەڵام ئێمە توانیمانە بەسەری زال ببین دەستخۆش ئەم پێشمەرگەکە دی ئەگەر هەبیتن ئەم بزانی پێشمەرگەک وەکو پێشمەرگەکان بێژین پەیواتە ئەبروکەل بەروکێ شەڕی و ڕۆژە ڕەمەزانی و هەیڤە ڕەمەزانێتە چ دێت بێژی پێشەکەم بە خێراتنی کەناڵی 20 سارەکەین
زۆر بەخێرمێن سەرسەر و سەرچاوان بۆ ناو پێشمەرگە گەلێک بەخێرمێن سەرچاوان ئێمە وەکو پێشمەرگە لێرەکە لێرەینە بەرگری لە خاک و نیشتیمان و کوردستان و مال و خێزان و مندار و هەموو خەڵکی کوردستان دەکەین وەکو پێشمەرگە لێرە هەموو سەتان و هەتی پێشمەرگە بە ڕۆژێ ئەوەش ئەرکێکە و خوای گەورە لەسەر وازبی کردێ و دەبی بگرین هەرچەندە مەلاش فتوایدایە و زیەشتی زانان فتوایدایە بە ڕۆژش نەبن هیچ لە گۆڕێنە بەس ئەمە بەو حاریش ئیشەڵا هەمومان بە ڕۆژینە و ئیشەڵا خوای گەورەش هەموو ڕۆژمان قبول دەکە و ڕۆژێک بە دە ڕۆژنەوە محسێب دەکەن بەخێر بن سەرسەر و سەرچاوان کای مەرعان ئەم بێژین نوکە ئەف پێشمەرگە هەمی دەبگا بێ پاشیوا خۆخۆت و چی جارەکە دیل سەنگەران نوکە و گەلێکی نێزیکن جید وێرە سەنگەر وەکو ئیمکانیات وەکو تشتێ پێتیوی بوو باتێتە دابینکردن خارن زات ئاو کو بشین فتارە خۆ ئەم پاشیوا خۆ پێ بخۆن بشین خۆ ڕاگیرن حتا فتارەت بیتە دانێ مەسەن فتاری جارەکە بشین خۆ ڕاگیرن پێ بەێ الحەمدوللا پێشمەرگە ئیرادەکی وای هەیە کە تەحمۆلی هەموو برسێتی و تێنوێتی و ئەو شتانە بکات لەگەڵ ئەوەشدا هەروەکو جەنابەت لەگەر پێشمەرگەکان دوای ئەرچی ئێمە سەرڕایەوەی کە ئەرچی نیشتیمانیە ئەرچی دینی خۆشمانە پارێزین جەنابشتان بە خۆت مشاهدە کرد و لەگەر پێشمەرگەکان ئاخوت و الحەمدوللا ئیرادێکی بەهێزیان هەیە هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی نیشتیمانیەوە بەڵێنیش بە هاوڵاتیانی خۆمانە دەین بە مامۆستانی ئاینی دەدەین سەرڕایەوەی کە فتواشیاندایە بەڵام سەتانەوەتی پێشمەرگەی ئێمە بە ڕۆژوە و ئامادەشین و بەڵێنیش هەدەین لە خاک و نیشتیمانی خۆمان دفاع بکەین و هەروەها لە خەلکی خۆمان دفاع بکەین و لە ئاینی پیرۆزی ئیسلامیش دفاع بکەین. بەێ وەکو دیار دلۆبان دیارە وەختێمە نەمایەش بەرەندێژی ئەم بێژین کوواف پێشمەرگە هەمە زیکێ برسی بیتن دەوێت تێنی بیتن لێ دو ئەرکاب ئەنجامدان ئەرکێکی کۆ نیشتیمانیە ئاخا کوردستانت پارێزن ئەرکێکی دیژی ئەوە کۆ یا سەر ملوان کو پاراستنا ئەم بێژین یا تاعاتی خودەیە کۆ ئەوژی فەرزەکە فەرزێت خودێک و ڕۆژیە و ڕۆژە خود گرن لێڤم تنێ سنگەرێکینەر سنگەرێ برەخمەوە هەمیە کاری خۆی کردی بۆ پاشیوێ هەمیژی وێگاوێ ئامادەکاریەتیان بۆ پاشیوێ پاشیوا خۆت خۆن ئەم ترێ گەشتینە بینە سنگەرێکی نوکەژی پشتی ئەوە پاشیوا خۆت خۆن جارەکەدی دێ قەستە سنگەرێت خۆکیان و بەڕەوانی شاخە کوردستانێکیان ماڕۆنسی گەلک سپاس ji بووی te herwasa spas ji bûî wan pêşmergên Kurdistanê ku ji Sengerê anku ji mihwerê teleskop ji li Sengeran bawek zindîn gelme bûn herwiha wek bêhêviyayekê ku wek pêşmergekê gotî yanî rojiyek wana bi 10 rojiyan bê hejmar kirin. Gelek spas ji bûî te barizan li mihwerê teleskofa de çîne diyana Teyfur Mihemed bi şweyekî rastexwe legelim da debe Teyfur em katet baş تيفور توري أمر عيني من لقل مامستا محمد إني سبارت با تورابونا لكاتي مانجي رمضان دا أجر هاولاتي لكن بدمي أويان ببرسي يعني لكاتي مانجي رمضان دا يا تورا دبن أجر توراج من لو كاتا دا شي دكت دلۆڤان ئەم کاتت باش سلااو و ڕێز و خۆشەویستیمان بۆ مامۆستای بەڕێز کە تەوەرێکی گرینگە بێگومان بەتایبەت بۆ کۆمەلگەی کوردستانی لە باشووری کوردستانی و بۆ ڕۆژهڵاتی ناوڕاست بە شێوەیەکی گشتی چونکە کۆمەلگایەکی تاڕادێک تووڕۆتوشین ئێمە بەڵام هەرچۆنێک بێ من دەسمە لای هاوڵاتیان و لەم کاتەدا ئێمە لە شارەدەی دیانن وەک تۆ لە دەستپێک ئاماژەت بۆ کرد شارەدەی دیانە لە ڕووی کارجێڕۆ سەر بە قەزای سۆرانە لە سووری پارێزگای هەولێر لێرە تایبەتمەندیەکی خۆی هەیە بەو پێیکە هەردوو پێک کاتەی با بڵێن کوردانی مسلمان لەگەڵ مەسیحیەکان بە درێژایی مێژوو لێرە دەژین و زیاتر لە هزار خێزانی مەسیحی لێرە نیشتەجێی با بڵێن ڕەسەنی ناوچەکەن هەرچۆنێک بێ دەچمە لای هاوڵاتیان کە لێرە لەو بەشە با بڵێن لەو کافتریایە کۆمەڵی خەڵک ماوە تاکو ئێستا و تا بەرە بەیانیش دەمێن و تا دەگاتە پاشێوە بە هەمان شێوە لە بەرامبەر ئێمەش کافتریایکی دیکە هەیە لەوێش خەڵک دانیشتووە و لێرەش خەڵک دەمێنێت بەڵام ئەوەی بەلا ئێمەوە جێگای سەرنج بوو ئەوەیەکە هەردوو پێکاتەکان جیاوازیان لە نێواندا ناکرێت ئەوەی کە تەنها بۆ نمونە گەشتیارێک ئەگە بێت جیاوازی بکە ئەوەیە با بڵێن کەنیسا دەبینێ ئەو کات دەزانی ئەوە پێکاتەی مەسیحین لەوێ لە بەرامبەریشدا مزگەوت هەیە ئەجینا هیچ جیاوازێک لە نێوان باڵێن مەسیحی و کوردەکان لێرە نابینرێت هەرچۆنێک بێ دەچمە لە هاوڵاتیان ئەم کاتت باش مامۆستا پێمان بڵێ تۆ ناوت چیە و خەڵکی چۆی
زۆر سپاس سەرەتا بە خێراتنی کوردستان بیسوار دەکەن دیارە تاکە کەناڵە توانێتی دیانە بەسەر بکاتەوە لێرەوە دەمانەوێت پیرۆزباشی گەرم بۆ هێزەکانی پێشمەرگە بنێرنە بەرەکانی زەنکە بەو بە ڕەمەزانی پیرۆزکە بەرگری لە خاک و نیشتیمان دەکەن وەرەوە دەمەوێت لێرەوە پیرۆزبای بۆ گشت مسلمانانی جیهان بنێرین بە تایبەتی مسلمانانی کوردستان بە هیوای چاکبوونەوەی بریندارەکان کە لە بەرەکانی زەنگ بریندار بوونە وارەوە پرسیارێکین دیارەتەوەری ئەم شەومان مامۆستایەکی بەڕێز و شارەزا لە بواری ئاینی میوانە لە ستۆدیۆ قسە لەسەر تووڕەبوون لە مانجی ڕەمەزان دەکرێت لە ڕوانگەی ئاینیەوە تۆ خۆت تا چەند ئارامی کاتێک بە ڕۆژوو دەبی یاخود جیاوازیت هەیە لەگەڵ ڕۆژانی تر کە بە ڕۆژوونی تووڕە دەبی وڵای تووڕەبوون چۆنە تووڕەبوون دەگەڕێتەوە بۆ شوێن مەسەن دەبین ئەگەر سەردانی بازار بکەی لە شوێنێکە ئیزدیعام بێ یان سیارە بێ یان شتێک بێت لەوە ینی بڵین تێک حاسێبوونێک دروست ببیت تووڕەبوون لەوە ڕوودا ئەگەر نامن بخۆم لە ماڵەوەم زیاتر نامە دەرەوە خەڵکی ئێرەش خەڵکەشی با بڵێن تێکە لە زیاتر با بڵێن مسلمانە بەست مەسیحیشی تێدایە کە شەوانە ئەمە لێرە کۆ دەبینەوە کە ئێستا دەبین کاتژمێر دووی بەرەبەیانە هاوڵاتیانی مەسیحیش لەگەڵ ئێمە ماونەتەوە لێرانە خەریکی دۆمینە و کۆنکان و تاڵە و ئەو شتانن باشە زۆر سپاس مامۆستا سپاس دەکەین دلۆڤان دەستبەلای گەنجێک ئەگەر هەر لە کامیرە دیار بێت بەڵام زۆر خۆی لە کامیرە دەپارێزێت وەرە پێمان بڵێت تۆ کریسیانۆی دیانەی ناوت چییە؟ نامە زەفەرە زەفەر باشە کاکەم زەفەر تۆ یاریزانیشی؟ وەڵێ یعنی یەکەمە زۆر نا باشە بۆ لە کامیرە دەترسی خی شەرمی لێکم باشە زۆر سپاس ئەوە وەک باسم کرد لۆڤان بە کریسیانۆی سۆران دەناسرێ بەڵام نیشتەجێ شارەدەی دیانەیە دەستمە لای هاوڵاتیانی دیکە گەر دەرفەتە بێت کۆمەڵە گەنجی دیکە هەیە لێرە کە دانیشتون سەرقاڵن بۆ ئەوەی مانجی با بڵێن ئەم شەوی ڕەمەزان بەسەربەرن ئەم کاتتان باش پێمان بڵێ مانجی ڕەمەزان جیاوازی ئەوگە لەگەڵ ساڵانی ڕابردوو چۆنە؟ جیاوازی ئەو مانگە لەگەڵ ساڵان ڕابردووی دی ڕەمەزانە و شەوان دێن لێرە کۆ دەبینەوە هاوڕێیان بێکەوە لەگەڵ یەکتریاریەکەین و تا کاتی بەربانگ و ئەوانەی ترە چینەوە ماڵەوە بەربانگەکە ئەخۆین و ئەخەوین وتر هەموو شەوانە ئێرە شوێنمانە لێرە بێکەوە کۆ دەبینەوە هاوڕێیان بێکەوە شەوانی دیانە لێرە بەسرە بین و بەخۆشی و بێکەوە وەکو برایان لێرە یاری ئەەکەین و ئیتر باش. زۆر سپاس باشە تۆ پێمان بڵێ تا چەند تووڕە دەبیت سەیری کامیرە بکە سەیری من مەکە تا چەند تووڕە دەبی لەو کاتانی کە بە ڕۆژووی؟ وەڵای کەم تووڕەبوونم کەمە. باشە لێرە تۆ خەڵکی دیانەی وایە لێرە مەسیحیش هەیە تا چەند تێکەڵاوی هەیە یاخود ئەوانیش ڕێز لە مانجی ڕەمەزان دەگرن؟ وەڵا ئەویان مەسیحەوە ئەوانش وەکو دابوونەری ڕێزی ئەگرن و دێن شەوانە لێکوانە دانیشن کۆ بنەوە لەگەڵ ئێمە یاریەکە. باشە زۆر سپاس هیوادارین کاتێکی خۆش بەسەر بەرن دلۆڤان ئەوە کۆمەڵێک گەنجی دیکە لێرە دانیشتون دیارە هاوکارانی دیکەشم ئامادەن بۆی نامێت زۆر باڵین کاتی ئەوانیش بگرم دەگەڕێم وڵات بەڵام دەمەوێت ئاماژە بۆ بدەم کە لێرە تا کاتژمێر دوازە زۆر قەرەباڵغ دەبێت بەڵام لە دوازە بەولاو وردە وردە چۆل دەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی با بڵێن مەسیحیەکانیش لەگەڵ مسلمانان لێرە دادەنیشن و ئەوەی کە ئێمە گوێبیستی بوون ئەوە بووکە مەسیحیەکان زیاتر ڕێز لە مانجی پیرۆز با بڵێن ڕەمەزان دەگرن بەوەی کە دوکانەکان دادەخن بەتایبەت ئەو دوکانانێکە با بڵێن ئەو خواردنەوانەی تێدایە کە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە ڕێگە پێدراونین ئەوان زیاتر ڕێگە با بڵێن ڕێز لە مانجی ڕەمەزان دەگرن بە پێی لێدوانی خەڵکی دیانە بێگومان. بەڵێ دلۆڤان. تەیفور محەممەد لە دیانەوە لەگەڵ ماوەی زۆر سپاس بۆ تۆ هەرا بە هاوڵاتیانی قسەیان بۆ کردی هەروەها نەعمەت ماڕۆنسی لە محوەری تەلسکۆفەوە بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ ماوە زۆر سپاس بۆ تۆ هەروەها و پێشمەرگانەی کە قسەیان بۆ کردی سپاس بۆیەوە. مامۆستا لە ئاینی ئیسلامدا دەگوترێت دوو جۆر تووڕەبوون هەیە تووڕەبوونێکیان پێی دەگوترێت غەضەب المەمدوح هەروەها تووڕەبوونێکی دیکەشەیە پێ دەڵێن الغضب المذموم يعني ئەو تووڕەبوونەی کە لە پێناو خوددادایە دەمەوێت باسی ئەوە بکەیت و تووڕەبوونێکی دیکەش هەیە غەضب المەذموم ئەو تووڕەبوونێک کە ناپەسەندە. غەضب المەمدوح لە ئاینی ئیسلامدا یعنی چی؟ بەڵێ پێش ئەوەی کە وەڵامی جەنابەت بدەمەوە حەزم لێ ئەمەش بەڕاستی سەڵا و ڕێزی خۆمان بۆ ئەو پێشمەرگانە بنێرین کە لەوێدا لە بەرەکانی جەنگدا دەو مانجی ڕەمەزاندا کە بەڕاستی لەو شوێنە لەو بیابانە کە لەوێنە دوورن لە ماڵ و منداڵ و لە هەمان کاتدا لەوانەیە لە پاشیوەکاندا کەم و کوڕیان هەبی
کەچی لەگەڵ ئەوەشدا کە زۆریان لەوانەیە ڕوخسەتی ئەویان هەبیت لە ڕووی شەرعەوەدا عوزری ئەویان هەبی کە بە ڕۆژوو نەبن زۆریان کەچی لەگەڵ ئەوەشدا سوبحان الله ئەوەندە وریان بەرزە ئەوەندە بە قووەتە دەڵێن هەم ڕۆژەکەی خۆمان دەگرین ئەوەش گەورەترین بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ڕۆڵەکانی ئێمەی کوردستان بەڕاستی حەزیان لێیە یەکەمینیان ئەوەیە کە پەیوەندیان نەپسکڕی دەگەڵ پەروەردیگاری عالم بەردەوام ئەو پەیوەندی بەهێزیان هەبی دووەمینیش ئەرچی دووەمینیشیان پاراستنی خاک و نیشتیمانە ئەوە گەورەترین دەلیلە لەوەی کەوا ڕۆڵەکانی خۆمان الحەمدولله وەکو هەڵگۆرد و قەندیل بەهێز و بە قووەت و سەربەرزن ئەو مژدەشیان دەدەمێ بەڕاستی ئەلێرە با ئەوانە دڵنیا بن سەد سەر دەکەون بە دەلیل و بەڵگەی ئەوەی زیاتر لە 4-5 مزگەوتی هەیە لەو کوردستانەیدا لە هەر مزگەوتێک کە خۆتبە دەکرێت ئێستا بووی تەشتەچی سوبحان الله بەدڵ ئەو وتاربێژە لە کاتی دوعاەکاندا دەستی بەرز دەکاتەوە دەڵێ پەروەردیگاری عالم ئەو ڕۆڵانە کە دیفاع لە خاک و نیشتیمان و کەرامەت و شەرافەت دەکەن خدایە مەحفوظیان بکەی و سەرکەوتوی و سەربەرزیان بکەی تەواوی ئەو مسلمانانش دەڵێن ئامین کەوابوو لێرەدا ئەمە پێیان دەڵێن مژدەیان دەدەینی کە ئەوانە 100 سەرکەوتون ئەو مامۆستایانە لەسەر مینبەری حەزەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم دوعایان بۆ دەکەن و ئەو کۆمەڵی کە داشنیشتووە طبعا دوعایان بۆ دەکەن دیارە خوا مۆفەقیان کا سەرکەوتویان کا سەربەرزیان کە لە دین و دنیادا ئین شاء الله خوای رب العالمینش ئەو بەڵایی لە کۆڵ ئێمە دەکاتەوە ئەوە منتەقەکەمان بە ئەمن و ئاسایش چونکی ئەمە لە ژێر سایەی وان دەتوانی ئێستا و بەرنامەی لێرەوە بەخۆشی و بە ئەمینی بەڕاستی ئەنجام بدەین بەنسبەت پرسیاری جەنابەت دیارە غەزەبی مەمدوح چییە ئەوەیە بەو معنایی کە ئەنما هەندێک تووڕە هەیە تووڕەیە کە لە سنووری خۆی نەچیتە دەرێت تەماشا دەکەی شخصێک هەیە کە کارێکی دەکات کە کارەکە پێچەوانەی ئاینی ئیسلامە یا پێچەوانەی شەرع خوای رب العالمین فەرمانمان پێ دەکا کە دەفەرمی وەلتەکن منکم ئومەة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر واتە کە کارێکی ناڕەواتان دیت بەڕاستی پێویستە لەسەرتان پێیان بڕێن ئەو کارە کارێکی پەسند نییە لە هەمان کاتیشدا ئینسان کە کارێکی جێ خۆیەتی کەوا تووڕەبوونی خۆی دەربڕی چووکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی من رأى منكم منكرا فليغيره بيده ئەگەر توانی بەدەستی خۆی لای بەریت و بەهێز و بەقووەت کە دیتی تەماشا دەکا کەسێک کەستەم لە کەسێکی دەکا یا کەسێک کە تەماشای دەکات دەیەوێت کەوا کارێکی ناپەسند بکات لە شار لە بازار یا لە گەڕێک ئەوە ئەو شخصە واجبە لێ بە تووڕەبوونی منعی بکات جا ئەو جارە گەر فەرزەن نەیتوانی بەدەست خۆی لا بەرە ئەو جارێکە بە قسە و گفت و گۆ قسە و گوت و گۆش وەکو دەڵێ ئەوە پێدەگوترێ مەمدوح بە تووڕەی قسەن دەکات برامە تۆ چ دەکەێت و لاداوە لە ئاین لاداوە لە ئەخلاق لاوەدا لە ڕەوشتی بەرز ئەوە پێدەگوترێ بەڕاستی غەزەبەکی لە جێ خۆیەتی لە جێ ئەمر بە معروف و نەهی لە منکەرە مامۆستای زۆر جار دایک و باوکیش دەتوان ئەم جۆرە تووڕەبوونە بنوێنن لەگەڵ منداڵەکانیان بەڵێ کە تەماشا دەکەی زۆر کەس هەیە لە دایک و بابان تەماشا دەکات کوڕەکەی بەردەوام مەسەرەن لە دەرێ یاخۆت نایەتەوە یاخۆ ملتەزیم نیە یاخۆت کەسابەتی ناکە ئەوە جێ خۆیەتی چ بابە چ دایکە بڵێ کوڕم بەڕاستی پێت بڵێم ئەمن ڕازی نابم لە تو گردنت ئازا ناکەم کە بەو شێوەیە تو بەردەوام خەریکی گەڕان و سوڕانی و شەو درەنگ دێەوە یاخۆت مەسەرن کەسابەتێک شتێک ناکەی یاخۆت خوێندنت ناکەی هەر یەک لەوانە ئەوە پێی دەگوترێ بەڕاستی تووڕەبوونەشی لە جێی خۆی و پەسەنداوە تووڕەبوونی ناپەسند ئەوەیە کە مەقامی نیە تووڕەبی مەسەرەن بەو مانایە هەڵدەستی لە بینی ژن و مێرد شتێکی هاکەزایی لە بینیان ڕوودەدا کەسی هەڵدەستی ڕوودە شتێکی زۆر کچکەیە بەو معنایە کچکێشی بە ئەندازەیەەکە بڵێن مێردەکە درەنگ دێتەوە لە شوێنەکەی دەژنەکە هجومی دەکاتە سەری دەڵێت و درەنگ کاتەوە یا بە پێچەوانەوە یاخود مەسەرەن مێردەکە تەڵەبی داوایەکی لە خێزانی خۆی دەکا وەکو هەر شتێک کە تماشا دەکە ئەو وەکو پێویست وەڵامی ناداتەوە یاخود شتێک ئەوە کارەکە وا باشە کاری کچکە گەورە نەکرێ ئەوە پێی دەگوتەوە لەبەرچێ لە ئەنجامی ئەو تووڕەبوونە کار دەگاتە ئەوەی کە بەڕاستی ئەوانە بێڕێزی بەرامبەرێکە بن و کار بگاتە جیابوونەوە تەلاق بوون کە کاریش گەیشتە تەلاق و لێک جیابوونەوە ئەو وەختی کارە ساتەکەلەوەی ڕوودەدا هەروەکو ئەو ژن و مێردە لێک زیادە بنەوە لە هەمان کاتیشدا کۆمەڵە منداڵەشیان هەیە ئەو کۆمەڵە منداڵەکەش بەڕاستی دەبنە زەحیە و قوربان دەکەونە کۆڵانان مامۆستا زۆر جار باز لەوەش دەکرێت ینی هەندێک کەس هەن معقدن یاخود دوورە پەرێزن
یاخود زۆر جار باوک لە ماڵدا یاخود بەڕێوبەری کار لە شوێنی کارکردندا دوورە پەرێزە ینی ئەمانە لە کاتی تووڕەبووندا دەبێت چی بکەن و ئاینی ئیسلام چۆن ڕێنماییان دەکات. بەڵێ طبعا کە تووڕەبوون کەفی خۆیەتی ئەوەی سەرپەرشتی کارە جا چ وەکو ڕئیس عائیلە بی سەرۆک خێزان بی سێ ڕئیس دائیرە بی چه هەر یەکێک بی ئەوانە بەڕاستی دەبی بەرامبەر بەوانی کە لە ژێر دەستیاندا زۆر هێمن و لەسەرخۆ بە تەحمل بن بەڵام ئەگەر دیتیان مەسەرن بەرمونە بەڕێوەبەرێک دیتی ئەو کۆمەڵە فەرمانبەرە لە ژێر دەستیویدا کارەکانی خۆیان ئەنجام نادەن وەکو پێویست بەڕاستی کە پێچەوانەی یاسایە لە هەمان کاتیجا پێچەوانەی شریعەتی ئیسلامە زێ خۆیەتی کە لەیان تووڕەبیت و لە زۆر کاتدا حیساب و کتابی خۆشیان بکات و ئەگەر مستحقی ئەوەی بوون سزا بدرێن سزاشیان بدات. بەڵێ مامۆستا ئەگەر باز لە چارەسەرەکان بکەین بەس بە کورتی ینی چارەسەری پێش تووڕەبوون لە کاتی تووڕەبوون و لە دوای تووڕەبوون چی بکەن؟ والله تووڕەبوونەکە هەر ئەوەیە دەبی ئەو شخصەیە سبحان الله سینەی فرەوان بی وەکو وتمان دەبی حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی لە پێش بێ ئاەتی قورئان کە دەفەرمی خوای رب العالمین دەفەرمی ئەو بەهەشتە ئامادەکراوە بۆچێ والکاظمین الغیظ والعافین عن الناس بەو معنایە ئەو فکری بکاتۆ بڕێ لە پەیامی پەروەردیگاری عالم ئەو بەڵێنەم پێدراوە مادام کاکاتی تووڕەبوونێشە ئەمن ڕقی خۆم دەخۆمەوە و ئەو نەفرانش ئەفویان دەکەم ئەوە یعنی بیکاتە هێز و قووەتێک بۆ قەلب و بۆ دڵی خۆی بۆ ئەوەی کە هەڵ نەچی ئەوەی یەک دوای ئەوەی ئەگەر هات و کاریش گەیشتێ فرمودەی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە دەفەرمی الغضب من الشيطان والشيطان من النار وإنما تطفأ النار بالماء دەفەرمی شەیطان کەوابوو بەچ ئاگر دەوژێتەوە دەڕێ بە ئاو إذا غضب أحدكم فليتوضأ ئەگەر یەکێک لە ئێوە تووڕە بوو با دەستنوێژ بشوە کەوابوو لێرەدا پێغەمبەری خۆشەویستمان درود و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمی ئەگەر کەسێک زۆر تووڕە بوو تەکبیری ئەوەیە کێشەی نەکات ئەگەر شوێنەکە لەوان بیت هەڵبەتی دەستنوێژی بشوە هیچ گومانی تێدانێ بەو دەستنوێژە ئارامی پێدەبخشێ. مامۆستا محەممەد ئێنەی زۆر سپاس کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵمان بووی هەروە سپاس بۆ ڕوونکردنەوەکان و وەڵامدانەوەی پرسیارەکە. ئەمەش سپاسی بەڕێستان دەکەین سەربەرزبی لە دین و دنیا. سپاس. بەڕێزان بەڕنامەی پاشتیو لەگەڵتان بەردەوامە لە سەرەتادا بینیمان لە کەرکووک چۆن دەهۆژەنەکان یاخود با بڵێن دەهۆڵ لێدەرەکان دەهۆڵ لێ دەدەن بۆ ئەوەی خەڵک بە ئاگا بێنن لە کاتی پاشتیودا. بەڵام لە تورکیا لە دەڤەری ئادێرنە دەهۆڵ لێدەرەکان هەریەکە و بە شێوازێک دەهۆڵی لێدامەش بۆ هۆی بێزاربوونی خەڵک و داوایان کرد کە هەموو دەهۆڵ لێدەرەکان یەک شێواز دەهۆڵێدانیان هەبێت لەم بارەوە شاردێری ئەو ئەدێرنا هەستا بەکردنەوەی خولێک بۆ ئەو کەسانێک کە دەهۆڵ لێ دەدەن و هەمویان یەک دروشمیان هەبێت. پاکێشێک لەم بارەوە دەبینین دواتر پاشتیو لەگەڵتان بەردەوام دەبێت. Li bajêrê Edirneya Tirkiye kursek bû dehûlvana hate rêxistin da ku hemî li gorî standardekê diyarîkirî li dehûlê bixen. Rêveberê navenda perwerdeya Edirneyê Recep Kuzan dibêje ew ê perwerde du roja berdewam bike û ew ê hemî awaza nêzî hev bikin. Böyle bir çalışma bizden talep edildi. Böyle bir talimat geldi milli. Daxwaza karekê wiha li mehatkirin ji rêveberiya perwerdehiya giştî ku em hemî dihûlvanên meha Remezanê komîlê serhev bikin û curê dihûlqutan û xandina bangên parşîvê bo meha Remezanê ji wan ra diyar bikin. Belirli stiller üzerinde çalma şekli. Söylemeye yürek Li gorî vê yekê be berîniha her kesî li gorî daxwaz û zanînên xwe li dehûlê dixist û xelek jî nerehet dikirin. Hat zanîn ku di xulana birîda 35 kes bejdar bûn û awaz û qewlerkên paşîvê ji hemiya re hatine zelal kirin. Govar Ehmed, Kurdistan 24
سلام کاتتان باش برنامه پاشیو لە کاتژمێری دووەمیدا لەگەڵتان بەردەوامە کە کۆمەڵێک تەوەر و بابەتی جیاجیا لە خۆ دەگرێت لە کاتژمێری دووەمی بەرنامەی پاشیودا تەوەری تەندروستیمان تایبەت دەبێت بە نەخۆشەکانی مائیدە بە شوەیەکی گشتی هەروەها بەڕێزان ئێمە ڕۆژانە باز لە بڕگەی وەرزشی دەکەین و گرنگی وەرزش لە مانگی ڕەمەزاندا جگە لەوەی کە هەندێک هاوڵاتیان لە کاتی مانگی ڕەمەزاندا سەردانی هۆڵەکانی لە جوانی و شوێنی وەرزشکردن دەکەن بەڵام شوێنە گشتەکان بۆ نمونە پارکەکان ئێستا فراهم کراون بۆی خەڵک دەتوانن تایدا وەرزش بکەن پارکی سامی عەبدوڕەحمان لە هەولێر خەڵکێکی زۆر دوای ڕۆژوشکاندن سەردانی دەکەن و لەوێ خەریکی وەرزشکردنن و جۆرەها وەرزشی تیادا ئەنجام دەدەن ئێستا پێکەوە ببینین بزانین لە پارکی سامی عەبدوڕەحمان خەڵک چۆن وەرزش دەکات و دواتر پاشیو لەگەڵتان بەردەوام دەبێت. ئەمە ئەم شوێنەیە کە ڕۆژ بە ڕۆژ خواستی وەرزشکردن لێرە ڕوو لە زیاد بوون دەکات. پارکی شەید سامی عەبدوڕەحمان لە هەولێری پایتەخت بەشێکی تایبەت کراوە بۆ ڕاکردن و جوولە وەرزشیەکان. ئەگەرچی لە پێشتردا ڕاکێرێکی بەرچاو لە ڕۆژدا لێرە دەبیندرا بەڵام هاتنی مانجی ڕەمەزان وای کردووە کە لە شەوان ئەم شوێنە جممەی بێت لە خەڵک. لە نێوانیشیاندا سەرجەم تەمەنەکان دەبیندرێن کەش و هەوای ئەم شوێنە وای لە هەندێک کەس کردووە کە ڕۆژانە لە شوێنێکی دوورەوە خۆیان بگەینە ئێرە چونکەوە خۆیان دەڵێن ئارامی ئێرە وای لیان کردووە کە لە کاتی وەرزشکردن هەز بە بێزاری نەکەن. ئارامترین جێیە من هەتا هەندێک جار هەتا سعات 1:30 شەو لێرە ڕۆیشتیمە هیچ ئارامترین جێگایە بە خۆشترین جێگاشە بۆ بزانم بە قەناعەتی من لە هەموو ئەوروپای ئەو خۆشتم چکە من هەموو ئەوروپام کردیا ئەو خۆشی لێرەم دیتێ لەوێش منەدیتە وەڵا خێرخوانە خۆش شاکوورە ئەوەکانی ئەمتوبیە پشت نایشی لاق نایشی زۆر خۆشە ئەمە لێرە سعاتێکی خۆش خەوە خۆشم هەیە دەتانم خەوم لە ماڵێ ئیسراحات بە مرتاحی ڕۆژە 2 سعات لێرە غاردەم پشیم سوار دەبوو ئێستا زۆر باشم کە لەو ساعی غاردەم. خۆشی ئەم شوێنە وای کردووە کە بەشێک لەوانەی کە دێنە ئێرە بە تەواوی ئەندامانی خێزانەوە بۆ وەرزشکردن بێن و ڕاکردنێکی خێزانی ئەنجام بدەن بەتایبەت بۆ خانمان چونکە پێیان وایە لێرە هەست بە ئاسوودەیەکی جەستەی و دەرونی دەکەن. ئێرە جێکی باشە بە پێی عنی ڕای من ئەوی ئەم لە بۆی بچم ئەگەر ڕاهێنن دابدرێتن یەکەک بێ زۆر چاکتە نمونە ئێستا لەکەم دەرکەی ئاراستەدان درا درێک ئاراستە ئەوها بڕوام زۆر کەسم دیتە بە عکسەوە دەڕوە ئەگەر برێ مامۆستایەک دابدرێ ڕاهێنانێک دابدرێەوە باشتر دەبێت. لێرە هەمووی بەدڵێوەکی فراوان هەمووی وەکو خوشبرا بڕوانەکەم کەس تەمەشای کەسیش بکە. هیوادارم هەموو کچان بێن بۆ هەموو کەسێک هەتا مناڵە پیر گەنج هەموو کەسێک جێکی ئارامە بێن بۆ وەرزشکردن. دوجار هەموو ئەوانەی کە مەبەستی وەرزشکردن دێنە ئێرە تا ڕادەیەکی زۆریش لەم ڕۆژگارەی ئەمڕۆ خەمەکانی خۆیان تێکەڵ بە کەش و هەوای ئێرە دەکەن و ساتێک بۆ وەرزشکردن بەڕێ دەکەن. دەرباز ئەحمەد کوردستان 24 هەولێر.
بەڕێزان دووبارە کاتتان باش و بە هیوای تەندروستێکی باش بۆ و هاوڵاتیانی کە سەردانی پاکەکان دەکەن و وەرزش دەوێت ئەنجام دەدەن. بە هەر حاڵ ئێستا کاتی پێشکەشکردنی تەوەری تەندروستیمانە کە تایبەتە بە نەخۆشیەکانی گەدە و دوانزەگرێ و زەردا و ئەوش بە میوانداری دکتۆر دکتۆر حەیدەر سابر پسپۆر لە نەشتەرگەری گشتی. دکتۆر زۆر بەخێر بێ و زۆر خۆشحاڵم کامڕۆ لەگەڵماندای. دکتۆر حەیدەر نەخۆشی قورحەی مەعیدە یاخود ئەوەی کە پێی دەگوتێت بەردی زراو چییە و دەتوانی پێناسەیەکی بکەیت؟ بەێ خۆی دوو بابەتی جیاوازە. قورحەی مەعیدە بە کوردی واتە کولبوونی گەدا. زۆر جار هەوکردنەکانی گەدا، برینداربوونەکانی گەدا، ڕوشانەکانی گەدا ئەوانە چەند قۆناغەکن پێش ئەوەی گەدە بە تەواوی کولبی یان دوازدەگرێ بە تەواوی کولبی دەگاتە ئەو مەرحەلەیە. کولبوون ئەگەر لێکچواندنێک بکەین، ینی هەمان نەخۆشینە بەڵام لێکچواندنێک بکەین، خەڵک زۆر جا دەڵێت دەوم کول بووە. ینی ئەو کولبوونە هەمان ئەو کولبوونەیە. شوێنێک مەوقعەکی دیاری کراو کە خۆی لە 5 ملیم هەتا 10 ملیم لەوانەیە زیاترنا، شوێنەکە بە تەواوی کول دەبی، واتە دیواری گەدە لەو شوێنەدا سوتایە نەمایە بوویتە برینەک. جا ئەو برینە ئازار دروست دەکا، ئەو برینە پەیوەندی بە شێوازی خواردن هەیە، ئەو برینە پەیوەندی بە شێوازی ژیان هەیە. ئایا ئەو مەعیدەیە بە شێوای گەدە بە شێوازەکی دروست بەکاردەهێنرێ؟ چکە پرەنسیپە خێرە جەستەی مرۆڤ ئەویش ئەوەی هەموو ئۆرگانەکانی جەستەی مرۆڤ دەبی بە شێوەکی دروست بەکار بهێنرێ. بەکارنەهێنانی هەر ئۆرگانەک بە گەدە و بە ئۆرگانەکانی دی دەبیتە هۆی دروستبوونی نەخۆشی و بەکارهێنانی زیاد لە پێویستیش لە ئەندازە و توانای ئەو ئۆرگانە بە گەدە و بە هەر ئۆرگانەکی لەشی مرۆڤ دووبارە زیانی پێدەگا. لەبەرەوە ئینسان دەبی لە جەستەی خۆی شارەزابی لە توانا و ئیمکاناتی گەدە و ئۆرگانەکانی دیش شارەزابی لە چەندەتی خواردن و لە چۆنایەتی خواردن و لە شێوازی خواردن، کامە خواردن زیانی پێدەگا. چکە هەموو سەرچاوەی وزە کە ئینسان دابینی دەکا لە ڕێگەی خواردن و خواردنەوە دابینی دەکا. یەکەم شوێنیش یەکەم کۆگا کە ئەو خواردنەوە دەگیرێ ئێمە کە دەیخۆین دەچیتە گەدا. هەر لەبەر ئەوەشە دەڵێ گەدا ماڵی نەخۆشیەکانە. یعنی مرۆڤە کە قرار دەدا ئایا چ لە مەعیدەی خۆی دەکا وە چی تێدەکا. لەوانەیە خەڵکەکی زۆر بە شێوازەکی نادروست چەندایەتێکی زۆر خواردن دەخۆن، واتە سەوەر دەکەن ئەو ڕێژە خواردنە نۆرمالە کەچی هەست ناکە خواردنەکی زۆر دەخوا. خەڵک هەیە دە ڕجیم دەکەم مەسەلەن خواردن کەم دەخۆم، بەڵام کاتێک کە ئەگەر بە تەواوی پێت بڵێ ڕۆژی ئەوەندە دەخۆم تەمەشا دەکەی زیاد دەخوا. چکە هەموو توانای پێداویستی مرۆڤ لە ماوەی 24 سەعات لە 2500 کالۆری تێناپەڕی. لەبەر ئەوە زۆر کەس واتە سەوەر دەکا کە با بڵێن مانجی ڕەمەزانی پیرۆزە ئێستا واتە سەوەر دەکا ئەگەر بە ڕۆژی بوو زۆر برسی دەبی، توانایەکی جەستەی زۆر لە دەست دەدا، لەوانەیە تووشی وەکو دەڵێ کێشە و ئاریشە ببی لە خواردن لە خۆراک کە چیوانە. چکە زۆر جار باوەڕ بکە تەنها ئەو ژەمەی خەڵکێک لەوانەیە لە فتار لە بەربانگ دەیخوا بارتەقای دوو ئەوەندەیە کە جەستەیوی پێویستی پێەیە. هەر لەبەر ئەوەیە کێشەکانی گەدا لە خواردن دروست دەبی بە دەرەجە یەک. دکتۆر بەڵێ کەم خواردن جگەلەوەی کە زۆر خواردنەوە ئاماژات پێکڕەنگە کاریگەری هەبی، بەڵام کەم خواردن کاریگەری خراپی هەیە یاخود نا؟ کەم خواردن دائیمەن باشترە لە زۆر خواردن. ئەمە لێرە نەخواردنمان هەیە و کەم خواردنمان هەیە و زۆر خواردنمان هەیە. باسی گەدە بوو بابەتەکەیمە. گوتمان هەموو ئۆرگانێک دەبی ئیش بکە. لۆ نمونە گەدە ئیشی چیا خواردن کۆ دەکاتەوە و هەرسی دەکا وە دەیهاڕی وە وردی دەکا کۆمەڵک ئەنزیم و هۆرمۆن بەکاردەین تاوەکو ئەو خواردنە ڕەوانەی ڕیخەرۆکان بکە و ئیدی پرۆسەی مژینی با بڵێن مادە ئۆرگانیەکان و نائۆرگانیە پێویستەکان، مژینی مادە ئۆرگانیەکان کە کاربۆهیدراتە، پرۆتینە، چەوریە، ڤیتامینەکانە و مادە
نا ئەندامیەکانە کە خوێیەکانە کانزایەکانەوە هەروەها ئاوە لە ڕیخەڵۆکان دەمژرێت کەواتە گەدە دەبی ئیش بکە ئەگەر هیچ نەخۆی لەوانەیە ئەگەر گەدەکە تەندروست نەبی لە کاتی هیچ نەخواردن ئاسایی بی بەڵام لە کاتێکدا کە هەوکردن هەبی کە داڕوشان هەبی کە برینداربوون هەبی لە گەدەکە کولبوونی گەدە هەبی لەوانێ ئەو نەخواردنا دەبیتە هۆی زیان گەیاندن بە گەدا چونکە نەخۆشی تێدایە گەدەیەکی ساغ نییە. دکتۆر کولبوونی گەدەوە خۆت ئاماژەت بکرد مەترسی گەورەی بەدواوە هەیە؟ بەڵێ بەتەکید کۆمەڵک ماک و ئالۆزی هەیە لە کولبوونی گەدە دروست دەبی ئەو ماک و ئالۆزیانە لەبەر ئەوەیە کە ئەوانەی نەخۆشی گەدەیان هەیە شێوازەکی تایبەت لە خواردن دەبی پەیڕۆ بکەن نابی زیاد بخۆن و نابیش هیچ نەخۆن دەبی گەدەیان بەردەوام ڕێژەک لە خواردنی تێدابی چکە بە تاالبوونی گەدا لە کاتێکدا ئەو گەدەی لۆ خۆی دیوارەکەی نەخۆشی تێدایە ئەنزیمەکان و هۆرمۆنەکانی ناو گەدا خۆی تەسیری سەلبی تەسیری نەرێنی لەسەر نەخۆشیەکە دەکا واتە نەخۆشیەکەی زیاتر دەبی بەڵام ئەگەر خواردنەکی کەم بخوا ئەگەر ڕۆژی 6 جاریش نان بخوا بەڵام هەموو جار بەڕێژەکی کەم وا دەکە ئەو ئەنزیم و هۆرمۆنانە ئەو خواردنەکەمە هەرز بکەن چارەسەری بکەن بێ ئەوەی چێشە لە بۆ گەدە دروست بی. دکتۆر هۆکارەکانی ئەم نەخۆشیانە چین ئەوەی کە با بڵێن نەخۆشیەکانی زەردا و هەروەها کولبوونی گەدا نەخۆشیەکانی زەردا و ئەگەر باز بکەین یەک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە خواردنی چەوری بە شێوەکی زیاد لە پێویست لەبەر ئەوە بە تایبەتی لەو کەسانێک کە تەمەنیان لە 30 ساڵ زیاترە کێشەی زەردا و ئەوانیان لۆ دروست دەبی کە تەمەنیان دەگاتە چل و ئەوانە دەبی زیاتر پارێز بن لە چەوری بە تایبەتی ڕۆنی جانەوەری کە زۆر زیان بەخشە لە بۆ بۆڕیەکانی خوێن و لە بۆ دڵ لەبەر ئەوە زیاتر دەی پارێز بن لە تەمەنی 30 و ئەوانە چەوری زۆر تەسیری هەیە لە دروستبوونی بەردی زەردا و ئەوە یەک لە جۆرەکانی بەردی زەردا و ئەوەیە لە چەوری دروست دەبی جۆرەی دیکەیان ئەوەیە لە هەوکردنەکان دروست دەبی کە مرۆڤ تووشی هەزاران شێوازی میکرۆب و هەوکردنەکان دەبی زۆر زەر ئەو هەوکردانە تووشی هەوکردنی زەرداویش دەبی و دەبیتە هۆی دروستبوونی بەرد زۆر جاریش هۆرمۆنەکان کاریگەریان هەیە لەبەر ئەوەش تەمەشا دەکەین زۆربەی نەخۆشەکانی کە بەردی زەرداویان هەیە ئافرەتن ئەوش لەبەر هۆرمۆنی مێینە وا دەکا کە بەردی زەردا و زیاتر لە ئافرەتان دروستبیوە بە تایبەتیش لەو ئافرەتانەی کە با بڵێن 4 منداڵ و 5 منداڵیان بووە لە کاتی زگپڕی هۆرمۆنەکانی زگپڕی تەسیریان زۆرە لەسەر زەردا و لەسەر دروستبوونی بەردی زەردا و دکتۆر ڕێنمایەکانی خۆپاراستن لەم نەخۆشیانە چین ینی تەنها دوورکەوتنەوەی لە چەوری ئەوەی بەردی زەردا و با بڵێ ڕێنماییەکان چەوری یەک لە هۆکارەکانە چونکە چەوری بەڕاستی تەنها کاریگەری نەرێنی لەسەر گەدە و لەسەر زەردا و دروست ناکە تەنانەت ئیشارەمان پێدا کە لەسەر دڵ و بۆرەکانی خوێنیش دروست دەکا ینی مرۆڤ وا پێدەچی لە دروستبوونیەوە دوو جۆر بڵێن گیانەوەر هەیە بە مرۆڤەوە بەعزەچیان گیاخۆرن و بەعزەچیان گۆشتخۆرن لەوانەیە لە ناویاندا کەم هەبن کە بتوانن وەکو مرۆڤ گیاخۆریش بن و گۆشتخۆریش بن لەبەر ئەوە وا مەزندە دەکرێت کە مرۆڤ لە ئەساسن بوونەوەرەکی ڕووەچیە بە عادەت و بە فێربوون فێر بووە گۆشت بخوا لەبەر ئەوە تەمەشا دەکەی گۆشت و چەوری جانەوەری زیان بەخشە لە بۆ مرۆڤ ئەوە یەک لە هۆکارەکانە هۆکاری دی ناڕێکیە لە خواردن زۆر خواردن یعنی زیاتر لە توانای گەدە و لە تەحملی گەدا مرۆڤ نان بخوا کە ئەو ستایلەی دانا ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ بە بەردەوامی وا دەکا گەدە هیلاک بی و توانای ئەو هەموو هەرسکردن و ئەو هەموو کەمیە خواردنەی نەبی جگەرە یەک لە هۆکارەکانە کە ئەگەر گەدە و دوازدەگرێ تووشی هەوکردنەکان و تووشی کولبوون بوون ڕێگرە لە چابوونەوە خواردنەوە کوحولیەکان یەک لە هۆکارەکانی تووشبوونە
غازیەکان دکتۆر کاریگەری هەیە غازیەکان تەسیریان هەیە بەڵێ لەسەر ئەوە زۆر جار اعتقادی ئەوە هەیە دەمەوێت ڕوونکردنەوەک بدەم زۆر کەس مەسەلەن دەبینی نانەکی باشی خواردیا دەڵێ ئەگەر بپسیەک لەسەر نەکەم حەل نابی سۆدایەک یعنی دەڵێ بەڕێی من بپسی و سێفن و کۆلە و سۆدا یارمەتی هەرسکردنی خواردن دەدەن نەک نەخۆشی وەکو با بڵێن ئێمە وەکو پزیشکان دەڵێن ئەو قسەی ڕاستیەکی تێدایە ڕاستیە کە چیا ئەوانە مادەی حاریقیان تێدایە یعنی زۆر جار مەسەلەن باز دەکرێت ئەگەرە تو پشکە گۆشتێک لە ناو قوتیەکی بپسیدا بنەی لەوانەیە سبێنە دەری بینا ڕزی بووە یعنی ئەگەر یەکێک مەعیدەی باش بی و ساغ بی و تەندروست بی لە پاش ناخواردن لەوانەیە سوود بەخش بی بەڵام ئەو کەسەی کە برینداربوون و هەوکردن و داڕوشان و کولبوونی لەگەدە و لە دوازدەگرەی هەیە هەمان ئەو مادەیە دەبیتە مادەی ژەهراوی لە بۆ نەخۆشیەکەیوی یعنی لە کاتێکدا بە تەسەوری سوود بەخش بووە بەڵام لە بۆ نەخۆشە دەبیتە زیان بەڵێ دکتۆر ساب لەگەڵماندا بمێنەوە ئێمە بەرداوام دەبێت بەڵام ئێستا لە ئەڵمانیا بەڕێزان لە هەندێک وڵاتی دیکەی ئەوروپیش زیاتر لە 20 ساعت بە ڕۆژوو دەبن لە گوندی ڕێنێ لە ئەڵمانیاش هاوڵاتیانی ئەو گوندا زیاتر لە 20 ساعت بە ڕۆژوو دەبن ئێمە بۆرگرتنی زانیاری زیاتر ئێستا یەکێک لە و هاوڵاتیانەی کە کووردە لەو گوندەیە ژیان دەکات بە ناوی شەوقی سەباح لە ڕێگەی سکایپەوە لە گوندی ڕێنێ لە ئەڵمانیا بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمدا دەبێت بەڕێز شەوقی ئەم کاتت باش ئێوە پاشیو لای ئێوە چۆن بەڕێوە دەچن من نازانم کاتێک ئێستا لای ئێوە نزیک بۆتەوە یاخود نابەس دەمەوێت خۆت بۆمانی باسکەی سلااو لێ بێ سلااو لە خەڵکی کوردستان سلااو لە پێشمەرگە قەرەمانەکان و هەروە دەژ مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان تایبەت گەلی کورد پیرۆز دەکەم ئێمە لە وڵاتی ئەڵمانیا دەژین و وەکو جیاوازی خۆی هەیە لەگەل کوردستان وەکو هەر بۆنەکانی تر و بۆ نمونە بۆنەکانی نەورۆز و بۆنەکانی نەتەوەیەکانی تر کەوکو کوردستانی کوردستان تو ناتوانانی پێناسی بکەی بەڵام ئەویش تایبەتمەندی خۆی هەیە وەک هەر وڵاتانی تر لێرانێ خەڵکیش خەڵکی خۆمانیش کوردەکەمان بە ڕۆژی دەبن لە وڵاتی ئەلمانیا و بەڵام ئەو جیاوازێکی لێرە 20 ساعت بە ڕۆژ دەبێتە جیاوازی 4 ساعتی هەیە لەگەڵ کوردستان یان 4 ساعت بڵێن 5 ساعتی هەیە لەگەڵ کوردستان خەڵک لێرانێک کە بە ڕۆژ و دەوێت بەڕاستی کاتێکی زۆری هەیە ینی تا بڵێ ڕۆژ ئاوا ناوێ ینی تۆ ساعت 95 دقیقە تا ساعت 50 دقیقە تۆ بێ حەسیوە تاوەکو ئەو کات تۆ نان بخۆی ئەو نەخۆی بەڕاستی کاتێکی زۆرە 20 ساعت بەڵام وەک بڵێ جیاوازی خۆی هەیە لەگە کوردستان خەڵکێکی زۆر بە هەموو بەیەکەوە بە ڕۆژ دەن بەڵام بێنێت تۆ لۆ نمونە لە ئەڵمانیا لەوانەیە بۆ کەسانێک زەحمەت بێ لەوانەیە ئیش بکەن خەڵکانێک 10 ساعتێک 12 ساعتێک ئیش بکەن کە بۆ ئەو کەسانە جیاوازە و هەروە لەوانەیە بۆوانە کەمێ زەحمەت دێ بۆیە کە ئەو کەسانی ئیش بکەن ئەوانە کەمتر بە ڕۆژ دەبن بەڵام ئەو کەسانی وەک بڵێ ئەو کەسە اختیارەکان زیاتر بە ڕۆژ دەبن وەک بڵێ گەنجەکان کەمتر چونکە لەبەر ئەوەی گەنجەکان ئیشی خۆیانەکەن و ڕۆژنە بە ئیش و کاری خۆیان سەرقال ئەگەر باسی ڕۆژی پەنابەرانشین لە جەژن و لە وەک بڵێن لە ڕۆژوگرتن ڕاستی ئەوانیش وەکو خەڵکی کوردستان لە پاشیوە هەڵدەستن و پاشی خۆیان دەکەنەوە و هەروە بەربانگی خۆشیان دەکەنەوە لە نێو کەمپەکانە هەرچەندە زەحمەتیشە هەرچەندە بۆ ئەوانیش ئاستانگە دوور لە وڵات دوور لە خزم و کەسوکارت بەڵام چۆن بێ خودداش گوڵی یارمەتی ئەوان دەدات و بۆ ئەوەی بتوانن لەم کاتەیە بە ڕۆژوو دەبن لەم کاتە دوور و درێژەیە کە کاتێکی زۆر دوور و درێژە بەڕاستی و بڵێ 20 ساعات ینی شتێکی نە ئەوە بڵێن کەمە و هەروها ئەو شوێنی ئەمەینەکە شوێنەکە کە بڵی کاتەکە فاقی هەیە لەگەڵ کاتی بەرتین و ئەو مانگی ڕەمەزان بۆتە هۆکارێک بۆەوەی ئێوە کۆ ببنەوە وە خۆتان مەژەت پێکرا و ینی کوردەکانی یاخود کوردانی با بڵێن باکوورە باشوورە ڕۆژاوایە ینی ڕەمەزان بۆتە هۆکارێک بۆی ئێوە کۆ ببنەوە
ینی پێش ڕەمەزان بەو شێوەیە کۆ دەبنەوە ئێوە؟ بەڵێ لێرانش کۆ لە ئەڵمانی لە هەموو شارەکان یاخود بڵێن گوندە بچووکەکان کۆمەڵە هەیە پێڵێن کۆمەڵی کوردانیان بڵێن ماڵی کوردان لەوێ ئەو کەسانی کە بە ڕۆژوو دەبنیان ئەو کەسانی کە لە کاتی بانگ بەربانگ لەو کات ئامادەی خوان ئامادا بن لەو شوێنەکە بەربانگی خوان بکەنەوە بەیەکەوە و یەکتر دەبین و تاوەکو سعات 12 شەو یان بڵێن کاتی پاشی ئەوتە دەگەڕێنەوە ماڵەوە پاش خوان دەکەن و تاوەکو کاتی ئیشکردن بەیانی لەو شوێنە دەمێنەوە لێرەش خەڵک لەو شوێنە دەتوان یەکتر بین لەبەر کوردەکەی خۆمان زیاتر بڵێن باشوور زیاتر گەنجەکانی ئێمە بڕاستی زمیان بە ڕۆژوو دەبن زۆربەی ئەو گەنجانی کە لە باشوور هاتون من باسی ئەوانەکەم کە زیاتر بە ڕۆژوو دەبن بەڵام کە ئەو پەنابەرەکان لەبەر ئەوی پەنابەرەکان شارەزایەکی ئەوتۆنیان لە کە سەردانی ئەو کۆمەڵانە بکەن یان مزگەوتی شەیە دەتوانین سەردانی مزگەوتەکان بکەین مزگەوتەکانیش ئێواران خەڵک خێرخوازان شرینەمەنی دێنێ ئەو شریمەنی تایبەتن بە بەربانگ یاخود خواردن دێنێ خێرخوازەکان بەڕاستی یارمەتیکی زۆری پەنابەرەکان دەدەن ئەو کەسانی کە بە ڕۆژ دەبن حکوومەتی ئەڵمانیش بۆ ڕێزێکی زۆر لەو کەسان دەگرێت کە بە ڕۆژوو بوون و بگرە لە قوتابخانەکان بگرە کاتیان کاتی ئەو کەسانی کە زۆر دەخوێنن بەڵێ کاک شەوقی دوا پرسیانە بەس ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە سپاس دەکەم ئایا هیچ مزگەوتێک لە ئێوە نزیکان یاخود با بڵێن نوێژی بە جەماعەت ئێوە لە مزگەوتەکان ئەنجام دەدەن یاخود ڕێژەتان بۆ ئەوەندە بەش دەکات کە ئێوە نوێژی جەماعەت لە خودی گوندەکە بێ مزگەوت ئەنجام دەن چۆن ئەم پرۆسەیە بەڕێوە دەشێت لای ئێوە؟ بەڵێ مزگەوت ئێستا لای ئێمە نیو ساعتێک دوورە بەڵام مزگەوتەکان تایبەت نییە بە کورد واتە ئەو کوردانەی ئەو مسلمانانی تورکن عەرەبنیا ئەفغانینە یان هەر میلەتێکی ترن لەو شوێنە یەکترە بین واتە تایبەت نییە بە کورد لەبەرەوەی کوردەکەی خۆشمان وەک بڵێ دوورە پەرێزە لەم دوورە پەرێزە هەر کەسە یعنی وە بای ئەو ناکەوە تۆ بسی ئەو 10 کیلۆمتر بسی هەر کەسی لە ماڵی خۆی زیاتر بۆ کاتی نوێژکردنی جەماعی لەم کاتی خۆ لە ماڵی خۆیان ئەنجامەدەن یان ئەکرد بانە بیانەوێ لێرە کۆمەڵەکان هێنە کۆمەڵەکانی نزیکێترن هەر گوندەی کۆمەڵی خۆی هەیە تکە هەموو کوردانی سوار پارچەی کوردستانی کۆکرۆتەوە جیاوازە لەگەڵ میلەتەکانی تر و تورکەکە عەرەبەکە یان عەرەب فارس تەنیا کوردەکەی خۆمانە کە لەو شوێنێ تر دەبین و بەربانگ دەکەنەوە تاوەکو کاتی پاشی بەڵێگەر پرسیاری ترتان هەبێ بەڕێز شەوقی سەباح دانیشتووی گوندی ڕێنە لە ئەڵمانیا زۆر سپاس بۆ تۆ هەروە بە هیوای ئەوەی ڕۆژ و نوێژ و دوعای ئێوە لەو گوندە ئەو هاوڵاتیانە کوردانی کە لە شوێنی کۆبوونەوەتەوە قبول بێ زۆر سپاس بۆ تۆ بەڕێزان ئێمە ئەمڕۆ بەرەکانی با بڵێن سەنگەرەکانمان بەسەر کردەوە سەنگەرەکانی پێشمەرگا سەردانی هەندێک لە محوەرەکانمان کرد وەک بینیدان پەیامنیرانمان لە دهۆک سەردانی محوەری تلسکۆفیان کرد بە هەمان شێوە پەیامنێرمان هێرۆ مەولودی لە ئێستا لە محوەری گوێرە بابزانی پاشیف لە محوەری گوێر هێزەکانی پێشمەرگا چۆن بەڕێ دەکەن هێرۆم کاتت باش ڕەوشی پێشمەرگا لە کاتی پاشێفدا چۆنە هێرۆ بەڵێ پاشێوی ئێوە سەرجەم بینەرانیش باش گلۆڤان هەروکو خۆ داماژەت پێکرێمە ئێستا لە مەحوەری گوێڕین ئەمەش یەکێکە لە سەنگەرەکانی پێشمەرگە لە دواوی من پێشمەرگە قارەمانەکان لە پشت سەنگەرەکان هەموو کاتێ بۆ پارێزدەری لە خاک و نیشتمان وەکو خۆ داماژەت پێکردوە هەریەک لەو پەیامنێرانیش ئاماژەیان پێکرد سەبارەت بە ڕەوشی پێشمەرگە لە پاشەواندا هەموو کاتیاوان بێدارن و توانین بڵین ئەو کەسانەکە لە شەواندا ئاگاداری وڵات و نیشتمانن ئەمن زیاتر دەستم بۆی قسە زۆر نەکەم بۆ خۆم دەستمە لای پێشمەرگەکان بەتایبەتیان پێشمەرگانەکە لە پشت سەنگەرەکانن با بزانین کە ڕەوشی ئەوان لە پاشێواندا چۆنە ئەو کاتتان باش پاشێوتان باشی بەڕێزم ئەگە ئێوە کە ببێنە پێشترەوە ئاگازێنە ببێنە ئێرە بەڵێ ناوی بەڕێزتان چ بوو؟ من نام گۆرانە کا گۆران خەڵکی شوی من خەڵکی گەرمیانم
کاگۆران شەوانی پاشە و چۆن بەسەر دەبن لە شەوانی ڕەمەزاندا شەوانی ڕەمەزان عادەتەن لە ماڵەوە چۆن بووین لێرە شەروایە عادەتەن چۆن هەڵەسین یعنی کاتی بەربانگ کاتی بانگدان بەس بڕواتان هەبێ ئەوان شەوانە نون ئێمە شەوان ناخەوین ئێمە بڕواتان هەبێ ئێمە خەومان نییە لێرانە هەتاکو شەوەسین بە پارشێو هیوای تەمەندرێژی بۆ ئێوە هەربژین دەچینە ژوورەوە هەندێک لە پێشمەرگەکان لە شوێنی تایبەتی خۆیاندا لە کاتی پاشێودا و لە کاتی نان خواردندا ئێمە هاتین ئێمەش دەچینە ژوورەوە لەگەڵیاندا دەبین بابزانانی کا پاشەوەکان چۆن دەبێ بەڵێ کاتتان شەوتان باشن شکر ماشەڵڵا ئەمە ژووری پێشمەرگەکانەکە لە پاشێودا بەم شێوازە بە خواردنێکی سادە خەیار و تەماتە و ماست شەوەکانیان بەسەر دەبن خواردنێکی تەندروستیشە هەڵبەت ئێمەش وەکو ڕێزگرتن ئەم شەو هاتوین پاشە و لەگەڵیانە دەبین لەگە پێشمەرگەکانە ئەدوێنین یەکەم لەم پێشمەرگە بەڕێزەوە بابزانین جەنابتان پاشەوان چۆن بەسەر دەبن و چ قسەیەکتان هەیە سەرەتا بەخێر بن سەر چاومان وەڵی ئێمە هەر وەکو کاتەکانی ئاسایی هەروکو ماڵەوە چۆن بە خواردنی ئاگەزایی بخواردنی سادە تر خۆمان بڵێن ئیشیامانە چه خواردنێ بێت حەزمانە چه جۆرە خواردنێک بێت خۆمان ئامادەی دەکەین و تەبیوەکو کاتی ئاسایی جا بابزانم کە شەوەکان دیکە لە شەوانی ڕەمەزاندا چ دەکەن زیاد لە پاشێوان بەڕێز لە شەوانی ئەم بەڕێزە بدوێنی زۆر باشە لە شەوانی ڕەمەزاندا چ دەکەن زیاتر وەڵا بە نسبەت مانگی ڕەمەزانەوە تاوان ئێمە وەکو پێشمەرگە با بڵین دوو ئەرکمان هەیە ئەرکێکیان دینی وەکو مانگی ڕەمەزان دەبێ بە ڕۆژوو بین و وەکو ئەرکی کەشمان وەکو ئەرکی نیشتیمان و خاک ئەوەش واجباتێکی کەمانە لە نقطەکانمانە پێشمەرگەکانمان واجباتەگرن لە کاتی نان خواردنا پاشەوان هاکەزای خواردنێک چییە بێ احتیادی نانی خۆمان خۆین و پێشمەرگانمان بەدلیاتەکەین بۆ نان خواردن بۆ شێوەیە ینی بڵێن تا ڕادەیەک باشە ینی هایبی نییە ئەوەی کە هەبێ لێرە وەکو ماست با بڵێن خەیار هێلکە خواردنیکەی شەچێک حازر بێ ئامادەیەکەین و بەڵام زۆربەی کاتەکانیش دیار نییە بڵێ بزەبت لە چ کاتێکا بەس کەگەیە کاتی پارشە و هەمومان بێکەوە پاشە دەکەین بڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت دلۆڤان من دەمەوێ ئەم شۆ ئاماژە بە شتێکی دیکە کەم بابەتێکی دیکە ئەم شۆیکە لە پێشمەرگە بەڕێزەکان کە لێرەیە کاگ سیروانی بەڕێزە ئاماژیان بەوە کرد کە ئەو شەوی لێدایکبوونیەتی ئێمە لێرەوە کوستافی کوردستان 24 پیرۆزبایی لە کاک سیروان دەکەین وای تەمەندرێژەی بۆ دەخوازین بابزانین بۆ خۆی لەم شەوەدا کە شەوی لێدایکبوونەتی و شەوی ڕەمەزانیشە لە پاشەودا چ پەیامێکی هەیە و چ دەڵێ بۆ بنەماڵەشی و بۆ پێشمەرگە خارمانەکانیش سوپاس بەخێر بێن سوپاس بۆ پیرۆزبایەکەشتان بەڕاستی ئێوە یەکەم کەس بوون بیرتانێ نامەوە بیرم نەمابوو باڵێ بەخێر بن یاخوا سوپاسانەکەم وڵا سەرەتا ڕێز و سڵاومەیە بۆ خانەوادەکەم و هەموو کەس و کارم لە کوردستان و پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو موسڵمانانی جیهانەکەم ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بێگومان من بە بڕوای من مانگی ڕەمەزان بە تایبەتی ئەم دوو ساڵە بۆ ئێمە زۆر جیاوازیە لەگەڵ هاوڵاتیانی تر مانگی ڕەمەزان 30 ڕۆژ خەڵکی موسڵمان هاوڵاتێکی سادە بە ڕۆژوو ئەبێ 3 ڕۆژ جەژنێتی ئێمە هەر شەوێک لە مانگی ڕەمەزان کە بەڕێیەکەین ئەمن و ئاسایش بەرقەرارە بێ و کە ڕۆژە بێتەوە بۆ ئێمە و بەیانە جەژنە ئێمە خۆشحاڵین بەوەی کە وەکو کوردێک وەکو گەنجێک ئەو شەرەفمان پێبەخشراوە لەم سەردەما لە دایک بووین ڕوبەڕووی دوژمنێکە بینەوە کە هەموو جیهان بە یەکدەنگ دەزانن کە هێزێکی دڕندە و تیرۆریست و خوێن ڕێژە ئێمە و شەرەفمان پێبەخشراوە وەکو هاوڵاتیەک وەکو مرۆڤێک لەم سەرزەویە بەرەنگاری و گروپە بینەوە وەکو موسڵمانێکیش دیسان ئێمە خوای گەورە ئەو شەرەفەی پێبەخشیوین سوپاسی خوای گەورەکەین کە ئێمە لە سەردەمێکا خەڵق بووین بتوانین پلەی شەهادەت بەدەستبێنین من وەکو خۆم بە شەخسی بەڕاستی هەمیشە ئاواتم وا بۆ وەکو گەنجێکە بووم بە پێشمەرگە ئاواتم وا بۆ ئەگەر من بڕیارە بمرم بە فەرمانی خوای گەورە بەڵام بۆ کەسێکی سەرباز گەورەترین شانازیە لە سەنگەراب
شەهید بێ و بە پێشەوە شەهید بێ. بەڵێ زۆر سپاس بۆ کاکسیروان هیوای چەمەندرێژی بۆ تۆ سەرجەم پێشمەرگە قارەمانەکان دلۆڤان من دەگەڕمەوە لای تۆ هیوای چەمەندرێژی بۆم پێشمەرگە بەڕێزانە دەخوازین هیوادارین کە هەموو کاتێ بەم هێز و ورەوە چ لە شەوانی ڕەمەزان و چ دوای ڕەمەزانی بەردەوام کە ئاخوا ئاگاداریان بێ بۆەوەی کە هێرۆ زۆر سپاس بۆ تۆ هەروە بۆ پێشمەرگانی قسەیان بۆ کردی هەروە بە هیوای تەمەندرێژی بۆ کاکسیروان کە ئەمڕۆ ڕۆژی لە دایکبوونیەتی بینیمانیانی خواردنەکەەوە خۆت ئاماژەت پێکرد خواردنەیەکی سادە بوو زۆر سپاس بۆ تۆ دکتۆر خواردنی پێشمەرگەکانمان بینی ینی وەخۆ ئاماژە پێکرد تەماتە و خیار و ماچ بوو بەڵام چ خواردنێک باشە وزە دەدات بە هێزی پێشمەرگی کوردستان بۆی لە پاشێوان بخۆیان خود ڕۆژەکان دیکە ئەگەر بە ڕۆژوژ نەبێ هیوای سەرکەوتن لە بۆ برا پێشمەرگەکان دەخوازم خوابیان پارێزی بەڵام بەڕاستی لە ئاینی ئیسلامیش ینی ڕۆژی کە دانرایە و فەرز کرایە لە بۆ ئەوە دانەندرایە تەعویزی کەیەوە بە خواردنەکی زیاتر لەوەی با بڵێن چەند سەعاتێک مرۆڤ بە ڕۆژی بۆ نانی نەخواردیە تەعویزی کاتەوە و بە زیادەوەش بخوا ئەسڵەن ڕۆژیەکە لە بۆ ئەوە دانرایە کە ئەتۆ ژەمەک لە ڕۆژەکەت نەمینێ یعنی خواردن کەمتر بخۆی یعنی ئەگەر ئەو ڕۆژێک کە برین پێشی ڕەمەزان بە ڕۆژی نەدەبوو خەڵک و ئێستاش بە ڕۆژی دەبی دەبی ئێستا ئەوان لە بەرەکانی جەنگن ئەوان لە بەرەکانی جەنگن بەڵێ بەڵام بەرەکانی جەنگ بەڕاستی حەسەب ئەوەی معلوماتم هەیە یعنی ئەوە لە ئیمانداری و لە ئازایەتی خوانە بە ڕۆژی دەبن ئەگەر نەوا بزانم مامۆستایەکانی ئاینی فتوایاندا کە ڕۆژیش نەگرن لەسەریان نییە بەڵام ئەوە لە باوەڕ و ئیمانی بەهێزی خۆیانە چکە ئەگەر ئەتوو حیسابی ئەوە بکەیت کە سبەینێ ئەو برا پێشمەرگەیە جەب هەیە و ماندوو بوونە و وەنیا ئێشگریە ئەرچی قورسە ئێمەش دەزانین لەوانەیە ئەو خواردنە سادەیە کە لە پێشیان بوو هی ئەوە نییە ئەتۆ ڕۆژەکی دوور و درێژ و واجب و پێشمەرگایەتی پێ بکەیت ئەوە هیچ شک و گومانی تێدا نیە بەڵام ئێمە وەکو با بڵێن پرەنسیپەکی عام لەگەڵ ئەوە نین کە خواردن زۆر بخورێ و زیاد بخورێ لەوانەیە ئەگەر ئامۆژگاری پیاوەکی ئاسایی بکەین کە لە جەبهەش نیە و لە ماڵ دانیشتێ احتیمالە پێی بڵێن هەر خواردنەکی وا سادە بخۆ لە بۆ پاشیوەکە دوات تەندروستە خواردنەکەت هەر چەوری تێدا نەبی چۆ خواردنی چەوەر خواردنی ترش و تێرخێ و زیاتر تێنووی دەکا و پاشانیش تعویزی ڕۆژەکەی لە بۆ ناکاتەوە زیانیش بەجەستەی دەگەنی چکە پێشمەرگەی ئێشگرە لەوانەیە زیاتر تەحمل بکە بەڵام هاوڵاتیەک احتیمال لەسەری دەنویتەوە زیانی زیاتر دەبیتن لەبەر ئەوە تەوسیە ناکرێ بەوەی لە پاشی و خواردنی قڕز بخورێ بەڕاستی خواردنی سادە بخورێ و زیاتر شلەمەنی و بێچەوری و بێخێ و زۆر دەگوترێت گوێزە قەسپە چزانم کۆمەڵی خواردنیکە ئەمانە وزە دەدەن بە کەسێک دەتوان لە پاشێودا بیخوارد بەتەکید مەسەرەن ئەوان ماینەجاتی ئەو خیار و ماوان و تاماتەیە دەتوانێت هەندێک شتی دیکە بانی وزیان پێ بدرێت چ خواردنێک دەکرێت بەڵام لە هەمان کاتیش وەکو گوتم خواردنەکەیان سادە بوو بەڵام خواردنەی تەندروستیش بوو ها یعنی ئەتوو کە لە پارشی و ئەگەر ئەمن توش پاشی بکەینەوە ئەگەر خیار و تەماتە و یەک پارچە سەمونەکی تەواویش نا لەگەڵ زامە ماستەک دەستخۆشیان لێ دەکەم خواردنەکی زۆر تەندروست دەخۆن لە پارشی و باوە دەگوترێ ماستا و ماست خەوت دێنێ نازانم ئەوان پێویستیان ڕەنگە بە ماست نەبێت بە هەر حاڵ دکتۆر ئەوەش ڕاستیەکی تێدا یعنی لەبەر ئەوەی بۆی منیش ئاماژەم بۆ ڕەنگە ماست خواردن باش نەبێت بە هەر حاڵ ڕاستە دکتۆر دەمێ بێمە سەر ئەوەی کە لە مانگی ڕەمەزان داوانەی تووشی کولبوونی گەدا یاخود بەردی زەرداو دەبن چی بخۆن باشە و چی نەخۆن باش مەبەستت لە مانجی ڕەمەزان لە مانگی ڕەمەزان بڵێ ئەوە خۆی دائیمان لە مانجی پیرۆزی ڕەمەزان کە دێ بابەتە سەرچەکە بابەتە چی ئاینە خوا واجبی کردیا ئەرکە لەسەر مسلمانان کە بەڕۆژی بن بەڵام بابەتی دووەم دێتە گۆڕێ ئەویش بابەتی تەندروستی و پزیشکیە کە ئایا ڕۆژوەوان چی بخوا چی نەخوا بەچی بەربانگ بکاتەوە بەچی پاشی و بخوا ئەوە دەبیتە پرسیارێک لە بۆ خەڵکە تەندروست دەکا بێلەوە پرسیارە چ دیش بە مێشتی خەڵک دادێ لەوانەیە زۆربەی خێزانەکان کەسەچیان نەخۆش بی لە ماڵێ جا نەخۆشیش بەسەدان زۆر نەخۆشی هەیە ئایا ئەو نەخۆشەی ئێمە یان ئەو کەسە لەوانێ بەخۆی نەخۆش بی ئایا ئەمن بەڕۆژی بم یان بەڕۆژی نەبم ئەوەش پرسیارەکی قورسە جا
لێرە ڕەیەکم هەیە بەڕاستی مامۆستایەکانی ئاینی دائیمان کە خەڵک دەچتە لای مامۆستایانی ئاینی کە ئایا بەڕۆژی بم یان بەڕۆژی نەبم بەخۆم نەخۆشم یان کەسێکمان لە ماڵەوە نەخۆشە دەڵێ بڕۆ لای پزیشکەکی پسپۆری ئیماندار کە ئەو بڕیارت لە بۆ بدا بەرە ئیمەن ئەوە بڕیارەکی زانستیە یعنی زۆر پێویست ناکە ئایا ئەو پزیشکە ئیماندارە یان ئیماندار نییە چکە ئێمە دەبی وا تەمەشای پزیشکەکان بکەین کە هەمویان ئیماندارن وەیە یان نا تەنانەت لە پرەنسیپی پزیشکی ئەگەر پزیشکەکی با بڵێن مەسیحیش بیت تەنانەت پزیشکەکی جوولەکەش بی دەتوانی ئەو بڕیارە بدات چونکە بڕیارەکی زانستیە ئەگەر نەخۆشک کولبوونی گەدەی هەبی ئێناوی بەڕۆژیبی وەنیا ناکرێ بڵێ ئەتوو ئیلا دەبی ئیمانداربی ئەوە بەڕە ئیمن یعنی هەرچەندە مامۆستایەکان خۆشیان زۆریان تەئیدی ئەو ڕەئیە دەکەن کە لێرەدا پزیشکێکی پسپۆر دەتوانی بڕیارت لە بۆ بدا ئەتو وەکو نەخۆشک توانای ڕۆژ و گرتنت هەیە یان نییە لێرەدا نەخۆشیەکانی گەدە و دواز دەگرێ بەڕاستی ئەو نەخۆشانەی داڕوشانیان هەیە ئەو نەخۆشانەی هەوکردنیان هەیە برینداربوونیان هەیە وەکو حالەتەکی لە ناکە و نابی بەڕۆژوو بن لەوانەیە بڵێ لەوانەیە پێویستیان بە هەفتەک دە ڕۆژ دوو هەفتە هەبی هەتە چاک دەبنەوە جا ئەوە چەند لە ڕۆژیەکەیان دەکوژی دەبی بە ڕۆژی نەبن و ئەوانش کە کولبوونیان هەیە زۆر جار لەوانەیە کورتی دکتۆر بڵێ 4 هەفتە هەتا 6 هەفتە بخانێتە تەواو چا دەبنەوە ئێدیسان ناوی بە ڕۆژی بن دکتۆر حیدەر سابێ پسپۆر لە نەشتاری گشتی زۆر سپاس کە لەمە ڕابردوودا لەگەڵ مامۆ بەڕێزی مەمنون بەڕێزان دەمانەوێت ئێستا بزانین لە ئوردن چۆن کاتەکانی پاشێف بەڕێوە دەچێت هەروەها ئەو شیرنەمانیانە چین کە لە ئوردن باون و دەخورێن لەم بارەوە پاکێشێک دەبین و دواتر بەڕامەی پاشێف لەگەڵتان بەردەوام دەبێت. مسەحەراتی ئەوە کەسێک گۆ خەلکین دەمەها ڕەمەزانێدا ژ خەوەی شیار دکە لەدا هۆلاندەدا و بانگ لە خەلکێن دکە لە عمانە پایتەختە ئوردنێژی مسەحەراتی بەربانگێ لە جادەیان دگەڕن مسەحەرات هادی عندهم فرحة يعني هادي دهولوانیا رمضانê خوشیەکی wê heye ji ber ku salê yek care meha Remezanê ye hemû zarok jî dilê wan pê xweş dibe. شیرینی پرفرۆشترین خواردنە دەمەها ڕەمەزانێدا bi taybetî qetayef gol li welatê Şamê belav dibin û xelk pişt iftarê dixwin. Dê meha Remezanê de fişar serme heye. Ji ber ku karê me qetayîfin dê her demekê de Remezan beyan ne. Bavê mil sala 1964 ew dikan vekiriye. مەها ڕەمەزانێ لە هەر وڵاتێکی بە ئاوایەکیە لێ دە هەر جڤاکێکێدا ئەتمۆسفێرەکی تایبەت بەلاو دکە و خەلکێ ژێ هەv نێزیکتر دکە ji بەرواتەیە wê ya pîroz. ئیڤان عومەر کوردستان 24. بەڵێ بەڕێزان بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی پاشیف سبەش و تاواکو کۆتایی مانگی ڕەمەزان لەگەڵتان بەردەوام دەبیت. ئەمڕۆژ فیچەرێک ئامادە کراوە دوای بەرنامەی پاشیف پێشکەشتان دەکرێت. فیچەری ئەمڕۆمان تایبەتە بە ئافرەتێک کە دوای ئەوەی هاوسەرەکەی شەهید دەبێت لە گوندی گری کە سەر بە سنووری ئاکرەیە. ئەو ئافرەتە پشت دەبەستێت بەو گیانەی کە لە شاخەکان هەن ئەو گیانە دەفرۆشێت. ئێستا منداڵەکانی گەورە کردووە بەو بازرگانیە و منداڵەکانیش ئێستا بوونەتە پێشمەرگە و هاوکاری دایکیشان دەکەن لە لێکردنەوەی ئەو گیانە. ئەو ئافرەتە کە ناوی فاتیمەیە ئەو گیانەتان بۆشی دەکاتەوە هەروەها سوودەکانیان بۆ ئێوە دەخاتە ڕوو لەم فیچەرەدا دەیبینێت. بەم شێواتنێ کۆتایی ئەمڕۆی بەرنامەی پاشیف ڕۆژ و نوێژ و دوعای هەموو لایە قبول بێ و خواتان لەگەڵ.